بەڕێزان ئامادەبوانی خۆشەویست بەخێراتن بۆ دیداری سەلاح الدین ئەیوبی. ئەم دیداری سەلاح الدین ئەیوبی لە دوو پانێڵ پێک دێت. پانێڵی یەکەمیان سێ پانێڵی بابەتەکانیان پێشکەشەکەن لە هەنای بابەتەکانیانەوە کۆمەڵی پرسیارمان دەرهێناوە ئەیوروژێنین و دوای پانێڵی یەکەم ڕێستێکمانە بێ برێکێکمانە بێ بۆ ماوەی 10 خولەک، دواتر پانێڵی دووهەم دەست پێ دەکاتەوە و لای هەمووان ئاشکرایە کە سەلاح الدین ئەیوبی دەستخۆش بەڵێ وەکو باسمان کرد لە دوو پانێڵ پێک دێ. پانێڵی یەکەم بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ئاراس فەریق زەینەڵ سەرۆکی زانکۆی گەرمیان بابەتەکەی لەژێر ناونیشانی سەلاح الدین ئەیوبی شکۆیەکی نەتەوەیی دوور لە تەقدیس پێشکەش دەکات. بەدوای ئەوە لە با بڵێن دکتۆر ئیسماعیل شەمس مامۆستا لە زانکۆی عەلامەی تەباتەبایی تاران بابەتەکەی لەژێر ناونیشانی سەلاح الدینی ئەیوبی لە نێوان ململانی سێ ڕەوتی ئەکادیمی ئایدۆلۆژی نیشتیمانی پێشکەش دەکات. دواتریش بەڕێز دکتۆر یاسین تەها مامۆستا لە زانکۆی سلێمانی بابەتەکەی بە ناونیشانی سەلاح الدینی ئەیوبی لە نێوان نووسینەوەی مێژوویی و بەرهێنانەوەی مێژووییدا پێشکەش دەکات. لای هەمووان ئاشکرایە کە سەلاح الدینی ئەیوبی یەکێک بوو لەو سەرکردە و کەسایەتیە معتەرەف و معتەبەر و گوێ لێگیراوانی کە لە نێو جیهانی ئیسلامی و لە نێو خلافەتی عەباسیە توانی لەو پەڕی ئاوارەیەوە بە ئاڵنگاریەکانی ژیانە سەر بکەوێت و بگاتە پێگە و تێگەیەکی تەواو باڵا و بێتە کەسێکی جێنیاز و مەبەستی خلافەت و دەسەڵاتە نەیارەکانی دژ بە خاش دروشمەکان. دواتریش ئەم کەسایەتیە بنەو بارگەی بە خاش دروشمان پێچایەوە و توانی کۆڵەکەی ئومێد و هەوارگەی جیهانی مەسیحی لە شام و میسر بۆ ماوەیەکی یعنی بەو فترەیەکی زەمەنی زۆر لەناو ببات. ئەمە سەرباریەوەی کە جیهانی ئیسلامی لە ڕووی هیزری و لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی تەوحیدی ئیسلامیەوە بۆ جارێکی دیکە یەخستەوە دوایەوەی کە نزیک بوو لە بەریەک هەڵوەشانەوە. دواتریش بۆ خۆی داهێنانێکی کرد لە ناوچەکانی ژێردەسەڵاتی خۆیە، ئەویش ئەوە بوو کە دەستی بەسەر هەر شوێنێک هەر ناوچەیەک هەر هەرێمێک لە هەرێمە کوردیەکانە دەگرت کەسێکی سەر بەخۆی یاخود کەسێکی سەر بە نەتەوەی کە کوردی بوو دایدەنا یاخود با بڵێن دەیکرد بە والی و بە شەحنە لە شوێنەکاندا لە هەرێم و لە شار و لە قەڵاق و لە سەربازیەکاندا. ئەمە بۆ خۆی داهێنان و بۆ سەردەمی خۆی، بەڵام بەهۆی ئەوەی کە سەلاح الدینی ئەیوبی کەسایەتێکی باڵای هەبووە و لە نەتەوەیەک بووە کە خاوەن دەوڵەت نییە تا ئێستاش، هەمیشە ناوبەناو باس و خواست لەلایەن ئیسلامیەکان و با بڵێن ئایدۆلۆژیەکان یاخود با بڵێن علمانیەکانەوە لەگەڵ ئەکادیمیەکانە سەبارەت بە سەلاح الدینی ئەیوبی سەر هەڵەدات. ئیسلامیەکان هەموو ڕەخنەیەک لە سەلاح الدینی ئەیوبی ڕەت دەکەنەوە بۆ پێی کە سەلاح الدینی ئەیوبی سیمبل و ئەستێرەی درێوشاوی نێو جیهانی ئیسلامیە و ئەو خزمەتەشی کە کردوێتی خزمەتێک بۆ بە ئەمە لە ڕوانگەی با بڵێن ئیسلامیەکانەوە ڕەوتی ئیسلامیەوە خزمەتێک بۆ بە هەم ئاینی ئیسلام و هەمیش بە نیشتیمان و نەتەوە. بۆیە دەپرسن سەلاح الدینی ئەیوبی دەبوو چی بۆ کورد بکات کە نەی کردووە؟ ئایا هاوشێوەی ئەوەی کە ڕەوتی علمانیەکان یاخود با بڵێن ئایدۆلۆژیستەکان نەتەوە پەرستەکان داوای لە سەلاح الدینی ئەیوبی دەکەن لە سەردەمی خۆیدا هاوشێوەی هەبووە تا ئەمیش لاسایی ئەوان بکاتەوە؟ ئەوەی کە کردوویەتی بریتی بۆ لە دانانی کۆمەڵێک لەو سەرکردە و میر و فەرمانڕەوا کوردیانەی کە لە دوای لە ناوچوونی میرنشینەکانیان پەیوەندیان بە سەلاح الدینی ئەیوبی و سوپای سەلاح الدینی ئەیوبیەوە با بڵێن ئەیوبیەکانەوە کردووە. بۆیە ئەمە بەداهێنان لە قەڵەمەدەن لە ڕاستیە و لە بەرامبەر ئەوەشدا نەتەوە پەسەندەکان یاخود نەتەوە پەرستەکان هەن کە پیان وایە سەلاح الدین ئەیوبی هیچ خزمەتێکی بە کورد و کوردستان و دۆزی کورد نەکردووە و نەیتوانیوە دەوڵەت دروست بکە لە کاتێکە دەیتوانی دروست بکە لە کاتێکدا دەیتوانی کە دەوڵەت بنیاد بنێت و دروست بکات. ئایا دەکرێت سەلاح الدین پێش لە دایکبوونی هەستی
نەتەوایەتی کە بوونی نەبووە و مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمێکی زۆر دواتر لە دەرکەوتنی سەلاح الدینی ئەیوبی دەوڵەت دروست بکات. ئایا ئەوانەی کە ئەم ڕەخنەی لە سەلاح الدینی ئەیوبی دەگرن بەوەی کە هەستی نەتەوایی و نیشتیمانی نەبووە و نەیتوانیوە دەوڵەت بنیاد بنێت، هەر ئەوانە نین کە هەستی نەتەوایی و نیشتیمانیان هەیە، ئەی بۆچی نەیانتوانی دەوڵەت بنیاد بنێن؟ و هەر وەک ناشکرێ لە دوای 8 سەدە لە لەدایکبوون و مردنی سەلاح الدینی ئەیوبی ئەو خزمەتەی کە کردوێتی بە جیهانی ئیسلامی و بە ڕەگەزە جیاوازەکان لە ژێر دەسەڵاتی دەوڵەتەکەیدا بین بە پێودانگەکانی ئەمڕۆ ئێمە دادگایی بکەین، بڵێن بۆچی سەلاح الدین شتێکی نەکردووە کە نەبووە، وێنەی نەبووە لە سەردەمەکەی خۆیدا. لە بەرامبەر ئەو دوو ڕەوتەدا ئەکادیمیستەکان هەن کە وەسەتیەتیان هەڵبژاردووە و لە نێوان هەردوو ڕەوتی ئیسلامی و علمانیدا توانیوانە بۆ خۆیان با بڵێن بە جۆرەکان وەسەتیەتێک بدۆزنەوە، دەپرسن بۆچی لۆمەی سەلاح الدینی ئەیوبی بکرێ بەوەی کە دەوڵەتی دروست نەکردووە. لە کاتێکدا سەلاح الدینی ئەیوبی لە لەدایکبوونیەوە تاکو مردنی لە ناوچە کوردیەکانە نەژیاوە، بەڵکو پەروەردەیەک پەروەردەکراوە لە نێو کۆشکەکانی زەنگیەکانە و لە نێو جیهانی ئیسلامی پەروەردەیەکی عەرەبی و ئیسلامی کراوە. لە کاتێکدا ئێمە کۆمەڵێک میرنشینی کوردیمان هەیە لە سەدەکانی ناوەڕاستدا کە لە نێو خاک و نەتەوە و نیشتیمانی خۆیاندا لەدایک بوون و پێگەیشتون، سەرۆک هۆزی خۆیان بوون و توانیویانە خزمەت بکەن لە ناوچەکانی خۆیاندا لە هەرێمەکانی خۆیاندا میرنشین دابمەزرێنن، ئەی بۆچی لۆمەی ئەمانە نەکرێت کە نەیانتوانی دەوڵەت دابمەزرێنن؟ ئەمانە و چەندین پرسیاری دیکە کە لە چوارچەوەی پێشکەشکردنی بابەتەکانیاندا پێشکەشیان دەکەین. سەرەتا دەچینە لای بەڕێز دکتۆر ئاراس فەریق زەینەڵ بۆ پێشکەشکردنی بابەتەکەی بە ناونیشانی سەلاح الدینی ئەیوبی شکۆیەکی نەتەوەیی دوور لە تەقدیس. فەرموو کاکتۆر. سپاس بۆ مامۆستا عەلی بە خێراتنی میوانە بە ڕێزەکانەکەم ڕاگرە بە ڕێزەکان مامۆستایان فەرمانبەران خوێندکاران میوانانی دەرەوەی زانکۆ و بە تایبەت بە ناویەوە بە خێراتنی برای بەڕێزمان دکتۆر ئیسماعیل شەمسەکەین کە لە زانکۆی عەلامە تەبەتایی لە تاران و تەشریفی هێناوە ئەرکی کێشاوە شانازیەکەین کە پیاوێکی بەڕێزی شارەزا لە بواری مێژوو ئەمڕۆ میوانی زانکۆی گەرمیانە. سپاسی دکتۆر یاسین تەهاکەم کە لە زانکۆی سلێمانیەوە هاتووە و هەروەها سپاسی دکتۆر مەجید ساڵحەکەم کە لە پانێڵی دووهەم ئەرکی کێشاوە لەگەڵ دکتۆر زریان حاجی. دکتۆر مەجید هەمووتان ناسی خەڵکی گەرمیانە ڕاوێژکارە لە پەرلەمان و دکتۆر زریان حاجی سەرۆکی بە شوێنەوارە لە کۆلێجی زانستە مرۆڤایەتەکانی زانکۆی سلێمانی. دووبارە هەموو لایەک بەخێر بێن. مامۆستا عەلی ماشەڵڵا تەسەورەکەم لە ئێمە زیاتر قسەیکە چونکە بە ئێمەڵە چارێکێکتان هەیە قسە بکەن و مەوزوعی سەلاح الدین ئەمڕۆ بۆتە بابەتێکی من وەکو سەرۆکی زانکۆ قسە ناکەم لێرە لەبەرەوەی هەر پێنجمان خەڵکی ئەکادیمین و لەو مەجالە بڕوانامەمان هەیە و ئیخساسی خۆمانە لەبەرەوە قسەی تیاکەین، بۆیە ئەم بابەتانەی ئەمڕۆ لێرە باسەکرێ بابەتی ئەکادیمین و خەڵکی ئەکادیمی قسەی تێداکە و تەسەور ناکەم نەک چارەک و یان کۆڕ و سیمینارەوانە بەشی ئەم بابەتە بکە، بەڵام هەوڵەدەین پابەند بین بەو کاتی بۆمان دیاری ئەکرێ ئەو چارەکە هەوڵەدەین ئەو پەیامەی کە هەمانە بیگەێنین. بێگومان لە مێژووە زۆربەتان شارەزان یان زۆربەتان متابعن ئەخوێننەوە کە جاری وا هەیە کەسێک سەرکردەیەک لە شوێنێکی دیاری کراو لە موقعێکی جوگرافی دەرەکەوێ، بەڵام بۆ ماوەیەکی کاتی وەکو ڕووداوێکی تاریخی دیێ و ئەڕوا و خەڵ لە بیرێچێتەوە. جاری وای شەیە کەسێک ڕەنگە لە شوێنێکا دەرەکەوێ و لە مەساحەیەکی زۆر گەورە لە تاریخە هەر ئەمێنێتەوە. ئێمە گەر بە درێژایی مێژووی مرۆڤایەتی هەر لە سەردەمی حەزرەتی ئادەم و تاوەکو ئەمڕۆ بگرن هەزاران سەرکردە و سیاسی و ڕەنگە هونەرمەند و یاریزان و ئەوانە هاتوۆتە دنیا و ڕۆشتون و تەنانەت بە فەراعینەکانیشەوە، بەڵام کەسایەتێکی کورد کە حاشە هەڵنەگرە سەرچاوەڕەسەنەکان لەسەر ئەو بابەتە کۆکن کە سەلاح الدینی یعنی ئەو مەوزوعە مشتومڕی نیە. سەلاح الدینی ئەیوبی کوردە، خەڵکی گوندی دوێنە کە لە بینی ئازەربایجان و ئەرمینیایە، دواتر باوکی کە حاکم بووە لە تکرید لەوێ لەدایک بووە، هەندێک لە سەرچاوەکان باس دەوەکەن کە کەسێکی شوم بووە و شەوەی ئەو لەدایک بووە دەرکراون لەوێ، مامی ئەسەندین شێرکۆ خلافیە بۆ دوای چوەتە شام لەوێ وردەوردە گەورە بووە، بەڵام سەلاح الدین هەر لەوێەوە کە لە شام بووە لە دیمەشق بۆ باوکی لەوێ کاری کردووە لەگەڵ زەنکیەکانە، علومی سرفی خوێندووە، قورئانی لەبەر کردووە،
شارەزایی هەبوو لە خۆی کەسێک بڵێن سونە مەزهەب بوون ئەو کاتە لەسەر مەزهەبی سونە بوونە وەجگە لەوەی سوار چاکێک بوو ینی لە مەسەلەی ئەسپسواریە باوکی ئەسپسوارێکی باش بۆ بۆیە کوڕەکەیشی وا پێگەیان و دواتریش وردەور دەبێتە بەڕێوەبەری پۆلیس بەم مەفهومەی ئەمڕۆ مدیری شوڕتەی دیمەشق لەگەڵ مامیا دوو سەفەری مصر کات ئەسەدین شێرکۆی ناومامی دواتر بێتە وەزیر لە دەوڵەتی فاتمی پاشان مامی جەڵتە لێدا ئەمەچێتە شوێنەکەی و ماوەیەکی کەم وتاری جومعان کە خەلیفە عازم نەخۆشەکەی وتاری جومعانە گۆڕێ بۆ لە خەلیفەی فاتمی و بۆ عەباسی کەوان شیعە بوونە ئەمان سونە بوونە بۆیە سەلاح الدین یەکێکە لەو کەسانەی کە مجمەلی ئەو پرسیارانەی مامۆستا عەلی کردوێتی بالمناسبە مامۆستا عەلیشی و دکتۆر یاسین تەها و دکتۆر زیلانیش دەوانە هەمویان تەلەبەم بوون هەر لە ماستەر و دکتۆرا شانازیان پێکەم کە ئەمڕۆ لێرن لەگەڵ ئێمان کە لەو بابەتە بەشداریەکەن بۆیە سەلاح الدینی ئەیوبی کە ئێمە ئەمانوێ باسی لێوە بکەین لەوە دەست پێ بکەین چی کردو و چی نەکرد بەڵام من دڵنیام هاوڕێکانیشم هەمان بۆ چوونیان هەیە بۆەوەی کە لە ڕوو ئەکادیمیەکەوە تۆ ناکرێک سەرکردەیەک کە لە بڵێن 1993 کۆچی دوایی کردو ینی تقریبا 800 ساڵ 832 ساڵ پێشی سەم پیاوە کۆچی کردوەوە بێ بەم تێڕوانینی ئەمڕۆی ئێمە ڕوانینمان بۆ مێژوو بۆ ژیان بۆ دنیا محاسبەیەکن بۆچی دەوڵەتی بۆ کرد دروست نەکردووە سەلاح الدینی ئەیوبی دەوڵەتی هەبووە دەوڵەتەکەی منتیقەی شام بە فەڵەستین و بە ئەردەن و سووریا و لوبنان ئاواتریش بۆ حیجاز ڕۆشتووی بڵێ مەکە و مەدینەی لەژێر دەسەڵاتە بۆ خواردتریش بۆ وڵاتی یەمەن کە لە ئەویشی بەدەست بوو جا بۆ ئەفریقیا پەڕێتەوە مصر و بلادی نەوبەکە سوودانە و لیبیا و تونوس و تا مەغریب ڕۆشتووە ینی سەلاح الدین ئیمپراتۆریەتێکی گەورەی لەژێر دەسەڵاتە بۆ خۆی تقریبا 19 بۆ 20 ساڵ حکمی کردووە بنەماڵەکەی 90 ساڵی حکمیان کردووە نزگەی قەرنێک حکمداری ئەم منتیقە موهیمەنە مصر بمانوێ نەمانوێ ئیستایشی لەگەڵا بێ یەکێکە لە هەموو بوارەکانە لە وڵاتە عەرەبیەکان هەموویان پێشکەوتووترە خاوەن ئەو شارستانێتە گەورەیە سەلاح الدین توانێتی حکمی ئەو ناوچانە بکەم بەڵام ناکرێت تۆ بە تێڕوانینی ئەمڕۆ چونکە ئێمە سەرکردەیەکی وا بمانوێ نەمانوێ پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ وکوتم لەوا منتەهین کە کووردە بەڵام لەسەر خاکی کوردستان دەوڵەتی دروست نەکرد دەوڵەتێکی بە ناوی خێزانەکەی و بە ناوی باوکیەوە دروست کرد ناوی دەوڵەتی ئەیوبی بووە شتێک نەبووە ئەو کاتە باسی نەتەوایەتی بکرێت نەتەوایەتی شتێکی تازەی لە دوای شۆڕشی فەڕەنسیوە پیا بووە لە 1970 و لە 1970ەکانە وردەوردە ئەو شتانە پیا بوو بەڵام ئێمە دوژمنەکانمان کار لەسەر ئەوەکەن بۆەوەی سەرکردەیەکی واهی کە کورد بووە بەڵام لە دەرەوەی کوردستان دەوڵەتی دروست کردووە لەوانەیە وەکوت مجمەلی پرسیارەکانی مامۆساعەلی ئەوەی هەموو میرنشینە ڕەنگە دکتۆر ئیسماعیل لەگەڵمانە نەبێت لە میرنشین دەوڵەتە کوردیانەی لە دوای ئیمپراتۆریەتی میدی پێش 2700 ساڵە کە ئیمپراتۆریەتی میدی ڕووخاوە تاوەکو ئەمڕۆ ئەو هەموو حکومەت و دەسەڵات و دەوڵەت و میرنشینە کوردیانەی ئەوانە چیان کردووە خۆ ئێمە مانای ئەوە نییە من بۆیە لێرە لە سەلاح الدین قایدێکی نەتوێ بەڵام مانای ئەوە نیە کەم و کورتی نیە بە تەقدیس و نابێت تەماشاکەین خۆشبەختانە لە دوای 1990 لە دوای ڕاپەڕینەوە زانکۆکانی کوردستان ئاوردانەوەیکی باشیان هەیە لە مێژووی دەوڵەتی ئەیوبی لە مێژووی سەلاح الدین بنەماڵەکەی لایەنی باش و خراپ هەموو لایەنەکانیان باس کرد من نامەی ماستەرەکەم لەسەر سەلاح الدین بۆ لایەنە دەروونەکەی وەرگرۆ هەندێکی تر لایەنی عەسکەری وەرگرۆ هەندێک لایەنی دەریایەنەکەی وەرگردووە هەندێک شەڕەکانی بۆیە بمانوێ نەمانێ ئیهتیمام دراوە بەڵام مانای ئەوە نییە بەو شێوەیە ئێمە خۆمان تووشی هەڵە بکەین بە تەقدیسە و بە پیرۆزەی تەماشاکەین بڵێن سەلاح الدین کەم و کورتینە سەلاح الدینیش پێش هەموو شتێک ئینسان بووە قائید بووە بەڵام قائیدێکی جوامێر بووە قائیدێکی ئازاب بووە لە جوامێرەکانی ئەم پیاوە ینی لە جوامێرەکانی ئەم پیاوەیە ڕیشارد قەلبەلئەسەد کە مەلیکی ئینگلتەرا بوو لەگەڵ فلیپ ئۆگوستۆس کە مەلیکی فەڕەنسا بوو لەگەڵ بەربەروسا کە مەلیکی ئەڵمانیا بوو بەم ناوە تازانێ بەم مەفهومە کە هاتن بۆ هەڵمەتی سێمی خاچەکان لە دوای ئەوەی سەلاح الدین قودسی ڕزگار کرد ڕیشارد قەلبەلئەسەد لە ئەسپەکەی کەوتە خوارەوە وتی ئەو دوو وتیان گەورم هین کەوتووە بریندار بۆ شتێکی بەرکەوتووە کەوتووەتێتی وتی دوو ئەسپی گەورەی بۆ بنێرنی باش وتیان ئەوە دوژمن تەوتی ئەوە پیاوێکە قائیدەکەی ئەوە نیە لەسەر ئەرزا بکوژدێ با لەسەر ئەسپەکەی بکوژدێ سێر جوامێری ئەمەکە شەویش کە خەبەری وات وتیان گڕە بردوێتی مانی حەوت بووە لە فەڵەستین لە حەتین وتیانە گڕە بردوێتی گەرما بردوێتی خۆمان گەرمیانی ئەڵێن گڕە بردوێتی گەرما بردوێتی توی بەفری بۆ بنێرن و نوێی بۆ بنێرن ئەمە سێری کە بزان پیاوێکی چەند جوامێر بووە بەڵام لە پاڵەوەشا کەم و کورتی هەبووە گلەیشی لەسرە نابێ ئێمە چاوپۆشی لەوانشکردن ئەو ڕخنانەی شەگرین
لەوانە سەهرەوەردی کە فەیلسوفێکی ئەهلی سونە بوو سەلاحەدین کوشتی ڕێیەکان زۆرە لەسەر هۆکاری کوشتنەکەی بەڵام ڕێی ئەرجە حەوەیە کە بە کوڕەکەی تێتی لە چژنە نان و ئاوی مەدەنی وشکە بێتەوە خۆی ئەمرێ عەماری لێمەنی شاعیرێک بۆ لە مەسر شیعەمەزە بۆ سەلاحەدین کوشتی هەندێک لە ڕێیەکان باسی ئەوەکەن کە کتێبخانەی شیعەکانی ستۆ ئیمپراتۆریەتی شیعەیان دەوڵەتی فاتمی شیعەی ڕوخاندووە بەڵام تۆ بۆ هەر کەسێک کە لە وڵاتەی خۆشمان بۆ ئەم سەردەمەش کە معارەزە بێ کە قسە بکە فەرقی لەوەی کە دێتە ناو دەسەڵات سەلاحەدینیش بۆ پاراستنی کورسیەکەی خۆی تا پاراستنی دەسەڵاتەکەی دەوڵەتەکەی بنەماڵەکەی ئەم شتانەی کردووە بەڵام شتە باشەکانی زۆرترن ناکرێ ئێمە بکەونە ژێر کاریگەری خەڵکە بێگانەکە نەیارانی کورد مێژوەکەمان بۆ ناشرین بکەن بڵێن وەڵا سەلاحەدین کەسێکی خراپ بوو بۆچی دەوڵەتی بۆتان دروست نەکردووە ئەمە دوور لە سیاست بەس بۆی بزانین بە تێڕوانینی ئەمڕۆ ئەکرێت 100 ساڵی تر زۆر ناسێت سەلاحەدینەوە 832 ساڵە ڕۆشتووە من ئەڵێم 100 تر خەڵکێکی تر دێدانچێ ئێمە ڕەنگە کەسمان نەمابێ ڕەنگە هەندێک لە گەنجەکان دێ پرسیارەکە سێری تاریخە خوێنێتەوە ئەڵێ ڕئیسی کۆماری ئیسلامی ئێران ناوی مەسعودی پزیشکانە ڕئیسی کۆماری عێراقی فیدراڵی ناوی دکتۆر لەتیف ڕەشید هەردوویان کوردن باشەمان دوو کورد و لە دوو دەوڵەتی گەورێت لە پاڵێکە کە عێراق و ئێرانە بۆ دەوڵەتیان بۆ کورد دروست نەکردووە ئێمە ئەزانین زروفەکەی ئێستا من و تو بەم تێڕوانی و ئێستا ئەزانین ئێمەی کورد ناتوانین لێرە دەوڵەت دروستکەین ئێمە ڕیفراندۆمێکمان کرد لەو کاتەوە بەشێکی زۆری لە خاکی هەرێمی کوردستانمان لەدەستدا موچە ئەوە حاڵە ئیسا کارێکیان کردووە ئێمە بەس مەمنونین معاشەکەمان بدەنێت و ئەوە سیاسەتی ئەوانە لەم زروفە ئیمکانیە دەوڵەتی کورد دروستکە مع العلم ڕئیس جمهوری عێراق و ڕئیس جمهوری ئێران چییە هەردوویان کوردن بێت 100 ساڵتە بێ محاسبە ئەم دوانە بکەن ناتوانی بێ بۆ تەڕوانینی ئەو کاتە بۆ عەقڵەی 100 ساڵی داهاتوو محاسبە ئەم ڕئیس جمهوریانە نەکەی بێ بەمە ئیستابیکەی کە ئێستا زروفەکە لەبار لێنە ئەمریکای ئەڵێنە رووسیای ئەڵێ نە وڵاتانی عەرەب ئەڵێنە شیعە ئەڵێنە سوننە ئەڵێ واقع وایە کێ هەیە حەز ناکات کورد دەوڵەتی نەبێ بۆیە بۆ تێڕوانە ئێمە بێ سێری سەلاحەدین ئەو کاتە شتێک نەبووە سەردەمی سەلاحەدین سەردەمی قووەت بووە سەردەمی هێز بووە کە ئەمیش مجاهید بووە قائید بووە شەڕکەر بووە ئەوەندە جوامێر و ئازا بۆ ئەوروپیەکان ئیستایشی لە سەرچاوەکان کە ئاماژەی بکەن بەڕێزەوە باسی سەلاحەدینەکەن زۆر بە احترام و قەت بە کەمی تەماشای ناکەن ئەوانەی کە ڕقیانە سێری کە ئێمە بۆکو کورد وازی لێ بێنە عەرەبەکان هەندێکی ئەمە کتێبێکم لایە مەحساب نووسەرەکەی سەدام حوسێنە ئەڵێ ئەبطال العرب خۆی کردێتە کوڕی سەلاحەدین و سەلاحەدینش کردێتە کوڕی خالدی بن وەلید بۆ خۆی لەبەر خۆیان تاریخیان بۆ خۆیان نووسێتەوە ئێستا لە عێراقا بمانوێنەمان سوننەکان سەدام حوسێن کە پیاوێک هەمومان نەزانین دیکتاتۆر بووە ئەنفالی کردە کیمیا بارانی کردووە جەبر و زەنگی کردووە شانازی پێوە کرد خۆ سەلاحەدین ئەوانەیشی نەکردووە باشە نەک ئەوان ئەڵمانیا شانازی بە هیتلەرەوە کە ئیتالیا بە مۆسۆلینیوەکە فەڕەنسا بە ناپلیۆنێکە مەغۆلەکان جەنگیزخان چیان نەکردو سێری کە هەر نەتەوەیەک شانازی بە قایدەکانی خۆیانەکەی چاوپۆچی لە کەم و کورتیەکانەکە ئێمە ئەڵێین سەرکردەیەکی کوردی موسڵمان بووە ئەو کاتە شتێک نەبوو بە ناوی نەتەوایەتی شتێک نەبوو بە ناوی قەومێت شتێکی تازەی دوای سەلاحەدین بە 500 ساڵ هاتووە لە دوای شۆڕشی فەرەنسی دەرکەوتووە بەڵام سێریکەن بۆ نمونە لە مصر کە جەمال عەبدولناسر دەسەڵاتی وەرگر عەلەمی مصریان گۆڕی ئارمەک ئەو داڵە و ئەو وینەی تێدایە ئەوەی دەوڵەتی سەلاحەدینە لەناو ئاڵای جمهوری مصری تا ئیستا ماوە باشە لە مەنتیقەی شام یعنی سەبوون حکومەت هەرێمیش لەخوا بەزایب باشە ئەو داڵێک کە لە ئاڵای هینی حکومەتی هەرێمایە ئەوە هی دەوڵەتی سەلاحەدینە دەوڵەتی سەلاحەدین ئاڵاکەی داڵی تیا بووە ڕەنگی زەرد بووە جامانیەکانیان سوور بووە جلەکانیان خاکی بووە ئیستاش لە مەنتیقەی شام ملاحەزە بکەن شەرواڵی کوردیان لە پێیە چاکەتێکی عەرەبی جامانی سوور ئەوە هی دەوڵەتی ئەیوبی ماوەتە لەوێ ئەوان شانازی بۆ شتانەوە کە نێشتا ئیستاش من خۆم ڕۆشتمەتە سووریا لوبنان ئەردەن زائیدەن مەسریش کە ئەڵی کوردمەڵێ وەحفادی سەلاحەدینن یعنی لە بەڵام لە پاڵەوە بۆ خۆشمان زەرورە بزانین سەلاحەدین ئەم کەم و کورتیانیشی هەیە خەڵکی کوشت و خەڵکی عیدام دەستت خۆش بێ کاتت بەرەو کۆتا چێ من دوو پرسیار لە هەناوی قسەکانی خۆتەوە دەرێنم یەکێک لەوانە ئەوەیە کە باس لەوە کرد بە جۆرە جۆرەکان یعنی هەموو نەتەوەیەک ئەستوورەی خۆی هەیە بە جۆرە جۆرەکان خاوەنی قاعیدی خۆیەتی سەرکردەی خۆیەتی شانازی پێواکە و تاکی کوردی گەنجی کوردی با بڵێن ئامادەیە تا تۆ یاخود با بڵێن وێنەی یەکێک لە
سەرکردەکانی با بڵێن چێگیڤارە لەسەر قۆڵی هەڵکۆڵێ بەڵام ئامادە نیە وێنەی یەکێک لەو ئەستورە یەکێک لەو سەرکردە باڵایانەی کە دەستی بەسەر با بڵێن ئیمپراتۆرێتێکی دروست کردووە نەک دەوڵەت ئیمپراتۆرێتێکی دروست کردووە هەڵ بکۆڵێ بەڵکو نەک شانازیشی پێوە ناکە تا نەشی لێدا ئێمە چۆن بتوانین کارێک بکەین شیعی شەرم نەکەین لەوەی کە شانازی بە مقدساتی خۆمانەوە بکەین. طبعا ئەمە سپاس بۆ پرسیارەکەی جەنابێت ڕەنگە پرسیاری زۆرێک لە بەڕێزانی دانیشتوون ئێمە ئەبێ وەکو ئەکادیمی لە مەکتەبەکانەوە لە سەرەتایی و ناوەندی و ئامادەیوە ئەم بابەتانە بەسەرەی دەرخستنی قادەکانمان لە مێژووە چونکە سەلاحەدین تەنها ڕۆڵی نەبوو بڵێن لە مێژووی کوردستانمە ڕۆڵی هەیە لە مێژووی مرۆڤایەتیە لە سەردەمێکە لەو بەشداری کردووە دەبێت لە مەنهەجەکان لە ڕووی علمی و داخلیان بکەین بۆ ئەوەی ئەگەر وەکو تۆڵی شانازیشی پێوەنەکە تانەیشی لێ نەدا بەڵام ئێمە لەبەر ئەوەی خاوەن کیانێکی سربەخۆنین و دەوڵەتێکمان نییە لە کوردستانە نایارەکانمان دوژمنەکانمان ئاوە بە نەرمی ئیشمان لەسەرەکەن بۆی خۆمان ڕقمان لە خۆمانە بێتەوە خۆمان لە بینی خۆمانە خراپین ئەگەرینە ئێمە بە درێژایی مێژوو لەناو خۆمانە یەکگرتوو بین پشتی یەک بگرین دیژی یەکتری کار نەکەین دەمێک بۆ ئێمە گەیشتونە ئامانجەکانی خۆمان. دەستخۆشی لە بەڕێز پرۆفسۆر دکتۆر ئاراز دەکەین بۆ پێشکەشکردنی بابەتەکەی دەچین لای بەڕێز دکتۆر ئیسماعیل شەمس ناونشانەکەی بە ناوی سەلاحەدین ئەیوبی لە نێوان ململانەی سێ ڕەوتی ئەکادیمی ئایدۆلۆژی و نیشتیمانی دکتۆر بە خێراتنت دەکەین با بڵێن داوای کورد لە سەلاحەدینی ئەیوبی چییە داوای ئایدۆلۆژیەکان و نیشتیمان با بڵێوانی کە نیشتیمان پەروەر یاخود نیشتیمان پەسەندن نەتەوە پەسەندن داوایان لە سەلاحەدینی ئەیوبی چییە من کۆمەڵک پرسیارە وروژیانم هەروکەوەی کە بۆ بەڕێز دکتۆر ئارازمان وروژاند لە کۆی ئەو پرسیارانە و بابەتەکەی بەڕێستا وەڵامەکەی وەربگرین بۆچی یعنی داوای چی لە سەلاحەدینی ئەیوبی ئەکرێ داوای دەوڵەتێک ئەکرێ کە هێشتا هەست بۆ دروستکردنی نەبووە داوای هەستێک دەکرێت کە هێشتا سەری هەڵنەداوە ینی بە جۆرە جۆرەکان ئەوەی کە باسی لەوە ئەکرێ نەتەوەپەرستەکان ئەو داوای کە لە سەلاحەدینی ئەیوبی دەیکەن بۆچی لە دوای 100 ساڵ لە ڕووخانی دەسەڵاتی ئیسلامی نەیانتوانێت خۆیان بنیاتی بنێن و کۆمەڵە پرسیاری دیکە لە چوارچێوەی بابەتەکەی بەڕێستا دواتر یەک دوو پرسیاری دیکە با بڵێن ئەنووسین و لە بەڕێستانی دەکەین فەرموو کاکتۆر. زۆر سپاس بۆ زانکۆی گەرمیان بۆ بانگهێشتی من بۆ ئەم دیدارە پیرۆزە سپاسی تایبەتی بەڕێز دکتۆر ئاراز دەکەم و هەروەها دکتۆر سالار و دکتۆر مەجید کە زەحمەتی زۆریان کێشا تا ئەم ڕۆژانە کە ئەم دیدارە بڕێوە بچێ و لێرە لە خزمەتتان ئابین. وابزانم مامۆستا عەلی ئەو شتەکە پێویست بوو من بێڵێم لەسەر ئەو سێڕەوتە خۆیان فەرموویان با من بێمە سەر پرسیارەکانی خۆتان. سەلاحەدینی ئەیوبی زۆر پێویست ناکا کە ئێمە خۆمان ماندوو کەین کە کەسێکی کوردە هەر ئەمڕۆ لە جیهانی ئیسلامی با بڵێن چاو لێ بکەین زۆرترین ناوی سەلاحەدین زۆرترین جێگایەک کە ناوی سەلاحەدین لەسەر منداڵەکان نراوە لە کام وڵاتی ئیسلامیە کام نەتەوەی موسڵمان زۆرترین ناوی سەلاحەدینی هەڵبژاردووە بۆ منداڵەکانی عەرەب تورک کورد ئەلازیغی فارس هیندی پاکستانی ئەمە پرسیارێکە نا ئەمە پرسیارێکی گەورەیە. من کاتێک بەحسی کاوە زوحا کرا کە
جەماعەتێک دەڵێن ئوستورەی ئێمە داستانی ئێمە وەیە کە زەحاک کاورایەکی بێگانە بووە و کاوەی کورد شۆڕشی کردووە دژی زەحاک و لای بردووە بەڵام ئێستا پێچەوانەیان کردووەتەوە جەماعەتێک دەڵێن زەحاک کۆتا پاشای مادە و کاوە خائینێکە و جاشێکە و کورد زۆر خۆشی تێ لە وشەی جاشە جاشێکەکە لە خزمەت فرەیدون بووە و فرەیدون کوروشە و ئەوە من پرسیارم لێکردن تا ئێستا لە مێژووی کووردە نە ئێستا حتا مێژووی هەزار ساڵی پێش ئێستا کە لە سەرچاوەکان هاتووە کام کورد ناوی مناڵی خۆی ناوە زەحاک یا زوحاک ئایا کوردێک دەبینن سەرکردەیەکی کورد مامۆستایەکی کورد زانایەکی کورد لەم هەزار ساڵە دەبینن کە ناوی زوحاک بێت نا لە بەرامبەرە چەند کاوەمان هەیە و بە پێچەوانە زوحاکێک ئێمە دەڵێن عەرەب بووە سامی بووە ئایا ناو عەرەبە ناوی زوحاک ناوێکی پیرۆزە یا نە ناو عەرەبە بە هەزاران زوحاکمان هەیە لە مێژووی عەرەبە چاو لە سەرچاوەکان بکەن ئێستا بە سرچێک بە گەڕانێک ڕەحەت دەیبینن و بزانن ئایا کاوەیەک هەیە لە ناو عەرەبە یەک دانە کاوە بینن کاوەیەک نییە با دووری بۆ نەڕۆین نزیک کەوینەوە مەگەر ئێمە هەمومان ناڵێن جابان سەحابیەکی کوردە و تەنیا سەحابی کوردە وانییە جابان ئایا ناو عەرەبە کەسێکە بینن نێوی جابان بێ کەسێکە بینن نێوی سەلاحەددین بێ با بێنە سەر سەلاحەددین چەند سەلاحەددینە بینن ناو عەرەبە چەند ئەسەدەددینە بینن چەند شێرکۆە بینن چەند دانە ئەیوبە بینن بەڵام ناو کوردە هەر لەم کوردستانە لەم کۆڕە من وابزانم چەند سەلاحەددینمان هەبێت لە هەموو جێگایەک گەلان مەهابادی ئێمە سابڵاغ مەهاباد تقریبا نزیکەی 10% کەسە بە ناوبانگەکانی ناویان سەلاحەددینە یعنی ناو ئەڵێن ڕەوتی ئاکادمی ڕەوتی ئایدیۆلۆژیک ڕەوتی نیشتمانی من ئەڵێم ڕەوتی گەل ڕەوتی خەڵک ناو خەڵکا مێژووی کورد چۆن دەنگی داوەتەوە ناو خەڵکی کووردە کاتێک کە زۆرترین ناوی سەلاحەددینە و ناو عەرەبانیە یعنی ئەو ناوی سەلاحەددینە ناو خەڵکی کووردە جەماوەری کووردە بە فکرەیەکی کوردی دانراوە بۆ مناڵەکان ئەگەر بە فکرەیەکی ئیسلامی بوایە بۆ عەرەب و تورک و سەلاحەددینیان زۆر کەمە سەلاحیان هەیە بەڵام سەلاحەددینە من بەڕاستی زۆر کەم بیستووە ئەوە باسی یەکەم کە سەلاحەددین بەڕاستی ئێستاش ناو بیرۆکەی گەلی کورد مولکی کوردە اینجا ئەم سێ ڕەوتە باس کرا لەسەریان من پێم خۆشە تۆزێ ڕوونتری بکەمەوە ڕەوتی ئایدیۆلۆژی خۆی دابەش دەبێ بە سێ ڕەوت هەروە کە وتیان ڕەوتی ئیسلامیەکان ئیسلامی نە بە معنای ئێمە هەمومان ئیسلامی بە معنای ئیسلامی سیاسی ئیسلامێک کە دەیهەوێ دەوڵەتێک لەسەر بنەمای ئوممەت لە سەردەمی تازە پێک بهێنێت ئیسلامێک هەروەکو خەلافەتی ڕاشدین ئومەوی و عەباسی مەبەست ئەو جۆرە ئیسلامەیە ئەگەر نایمە هەموو موسڵمانی طبعا ئەو ڕەوتە هاتن چەندە کوردیش بێ سەلاحەددین وەکو نمونە و کەسایەتیەکی وا دەبینی کە
توانیویەتی کورد و تورک و عەرەب و هەموو نەتەوە جیاوازەکانی موسڵمان پێک بهێنێت و دژی سەلیبیەکان شەڕکات و قۆچ ڕزگار کات لە دەستی سەلیبیەکان. ئەو ئینتمای قەومی نەتەوەیی نییە بۆ سەلاحەدین. سەلاحەدین لای گرنگە خاڵی هاوبەشی ئیسلامی سیاسیەتەک کوردی ئالمانی یا کوردی نیشتمانی وانە خاڵی هاوبەشیەتی. ڕەوتی دووهەم ڕەوتی چەپە، ڕەوتی شیوعیە. بۆ شیوعیەکانیش بۆ چەپەکان ئەوانیش دوو دەستن. ئەلبەتە ئێستا چەپی تازە زۆر جیاوازە، تەک چەپی کلاسیکە، تەک شیوعی کلاسیکە زۆر جیاوازە. چەپی پێشوو ئەگە دژەدین بوو، چەپی ئێستا زۆر دژەدین نییە لە شوێنی برایەتی گەلان. ئەویش هەر وەکو بیرۆکەیەکی ئومەتی هەیە وەکو ئیسلامی سیاسی. یعنی بیری چەپی تازە برایەتی گەلان هەر وەکو برایەتی ئیسلامیەتر. لێرە برایانی ئیسلامی ئیخوان المسلمین، لەوێشە ئیخوان الخەلق. هیچ جیاوازیەکی ئۆتۆیان نییە، تەنیا ئەساسی بیرۆکەکە جیاوازە. ئەوانیش بە سەلاحەدین وەکو کەسێک کە توانیویەتی خەلقانی گەلانی تورک و کورد و فارس پێکەوە ژیان بێت لە بین نێوانیانە، ئەوانی ئێستا ئەم چەپی تازە زۆر ئینتمای هەیە بە سەلاحەدین و زۆر سەلاحەدینی خۆش دەوێت، چون توانیویەتی لەناو ئەو گەلانی ناوچەکە نوعێک ژیانێکی تێکەڵ دروست بکات. و ڕەوتی سێهەم ڕەوتی ناسیۆنالیستە. ڕەنگە ئێوە بڵێن نیشتمانیتە بۆ نیشتمانیت جیا کردوێتەوە لە ناسیۆنالیزم. ناسیۆنالیزمت بردووەتە ناو ڕەوتی ئایدیۆلۆژیک. ڕەنگە ئەوە پرسیارەم لێ بکەن. لە ڕۆژاوای چەرەوایە لە مێژووی چەرەوا بووە لە سەردەمی مۆدێرنا ئێمە ڕەوتێکمان بووە بە ناوی ڕەوتی نیشتمانی پاتریۆتیزم یعنی خۆشەویستی وڵات، و ڕەوتێکمان بووە بە ناوی نەشنالیزم. نەشنالیزم فکرەیەکی سیاسیە، یعنی دەوڵەت لەسەر بنەمای خاک و خەڵک دامەزرێت، زمانێکی یەک زمانی هەبێت، یەک ئاڵای هەبێت، یەک سنووری هەبێت، یەک پەروەردەی هەبێت و بەناوبانگێک بێک بە ناوی نەتەوەیەکیش. اینجا ئەو ناسیۆنالیزمیشە خۆی ئەبێتە دوو بەش، ناسیۆنالیزمی مەدەنی یا یاسایی کە زۆرتر بیر لە داهاتوو ئەکات، دەڵێ ئەم گەلانە هەرکی هەن، کوردن، تورکن، عەرەبن، فارسن، شارۆمەندی وڵاتێکن و مافێکی یەکسانیان هەیە و لەسەر ئەو بەرژەوەندی هاوبەش دادەمەزرێت چاو لە داهاتوو ئەکات. بەڵام ڕەوتێکی ناسیۆنالیزمیش کە لە ڕۆژهەڵاتا زۆرتر ئەو ڕەوتە دیارە چاوی لە ڕابردووە، دەڵێ من زمانێکی هاوبەش، زمانی من زمانی دەوڵەت کێ، زمانی ئەو کەسەیەکی حاکمە. ئەو زمانە دەبێ تامیم بدرێ لەسەر تەواوی خەڵکە، خەڵکانی تر بکوژرێن، لە ناو ببرێن، بتوێنەوە ناو خەڵکی سەردەستە. ئەوەی ئێمە دەبینینێت لە تورکی و عێراق و زۆرتری ناوچەکانی ئەم وڵاتە ئێمە دەبینین کە دەوڵەتی ناسیۆنالیستی لەسەر ئەو بنەمایە دامەزراوە. بۆ ناسیۆنالیستی کوردیش، ناسیۆنالیستیش کە دەیهەوێ ئەم ناسیۆنالیستی کوردە جیاوازە نیشتمان خوازی کورد، دەیهەوێ هەر وەکو چۆن ئاتاتورک یا وەکو ڕەزاشا یا وەکو باس یا هەر کەسێکی دیکە دەوڵەتێکی دروست کرد، یەک زمان و یەک ئاڵا، یەک زمانی هەبێت، کوردی چەند جوانە، چەند زارە، جیاوازن لە یەکتر. ئێستا بێت لەم دەوڵەتە مەسەڵەن زمانێکی بکە سۆرانی بکە زمانی پێوە، بە کورمانجیەکان چ دەکەی؟ ناتوانانی خۆ وەکو ڕەزاشا یا ئاتاتورک هەمووی بیکەیتە سۆرانی، یا دەوڵەتی کورمانجی دروست کە ناتوانانی هەمووی وەکو ئاتاتورک و ڕەزاشا و باس بیکەیتە کورمانجی. و ئەوانی تریش کە لە هۆڕێی و نازانم هەورامی و ماچۆ ئەو جۆرە زمانانە. کورد چەند زمانەوە ئەم ڕەوتی ناسیۆنالیستە ناتوانێت ئەو ئیشە بکات. ئەمانە هەمویان چ ناسیۆنالیست چ سەلاحەدین بە جۆرێکی نیشتمانی چاوی لێ ناکە.
بەڵام ڕەوتی نیشتمانی سەلاحەدینی خۆشەوێ ڕەوتی نیشتمانی یعنی تۆ نەتەوەی خۆت خۆشت ئەوێ سمبۆلەکانی نەتەوەت خۆشت دەوێ سەلاحەدین سمبولی هێزە بۆ ڕەوتی نیشتمانی ڕەوتی نیشتمانی چۆن چاو لە سەلاحەدینەکە دەڵێ سەلا ئێمە ئێستا ئەو هەموو سەرکردەی کوردە نەمانتوانیوە دوو ناوچەی کوردی پێکەوە گرێ بدەین و یەک کەس حکمیان بکات دەڵێ سەلاحەدین کەسێکە کە توانیویەتی ئەو هەموو جۆغرافیا بەرفراوانە ئەسن زۆر سێرە زۆر سێرە یەک کەس حکمی بکات سەلاحەدین کەسێکە تەنیا سەرکردەیەکی کوردە کە بۆ یەکەم جار ژێردەستەی عەرەب و تورک و هۆزە کەسانی تر نەبووە سەلاحەدین سەروەر بووە کوێلە نەبووە خەلیفەی عەباسی ئەو کاتە ناسر زۆر گەورەیە بۆ عەرەبەکان الناصر لدین الله نامەی بۆ نێرێ یارمەتی پێبەخشێ کاتێککە نامەکە گاتە دەستی سەلاحەدین دەڵێ و چییە؟ ئەوە خۆ بەشی ڕۆژێکی موچەی لەشکری من ناکە تەحقیری خەلیفەی عەرەبەکات ئەو نامانە کە نێوان عیمادەدین نورەدین مەحموود ببوورە دەبیری نێوەکەم لەبیر چوو دەبیری سەلاحەدین و خەلیفە نامەیەک هەیە نامەیان بۆ یەکتر نووسیوە ئەو نامانە کاتێک کە چاوی لێ دەکەین دەبینین چن لە منزەری هێزا نووسراوە عەرەب مەگەر جورئەتی ئەوەی هەبوو چاوی چەپ بە سەلاحەدین بە چاوی چەپ بە سەلاحەدین بڕوانێت سەلاحەدین بۆ نیشتمان خوازی کورد ڕۆوتی سۆمبولی هێزە هیچ شکێکمان نییە یەکلاکەرەوە لە هەموو مێژووی جەهان هێز بووە شتێتن نەبووە غەیری هێز سەلاحی لە مێژووی کووردا هەیە کام کورد هەیە لە مێژوو کێشە نییە دینی چییە زەردەشتیە مەگەر کورد یەک دینی بووە لە تەمەنی مێژووی کووردا ڕۆژێ زەردوشتی بووە ڕۆژێ مهری بووە ڕۆژێک نازانم یەهودی بووە مەسیحی بووە دینی ئاسایی خۆی بووە با ڕۆژێکیش موسڵمان بێت دین مەزروفێکە دێتە ناو لە زروفێکی زەمانیە لە زروفی مەکانیە خەڵک دینێک هەڵدەبژێرێ مەگەر ئەوە کە موسڵمانە هەموو یەک ڕوانینی هەیە بە دین بە هەرحاڵ سەلاحەدین کوردێک بووە موسڵمانیش بووە ناو موسڵمانانە سمبولی هێز بووە ئایا موسڵمانێکی کورد و بەهێز حکمی وڵاتی ئیسلامی بکات جێی شانازیە بۆ کورد یا غەیرە کوردێک من زۆر سرم سڕ دەمێنێ لە بڕێک کەس کە دەڵێ سەلاحەدین مایەی حەقارەتی کوردە کاکە کەسێک کە ئەمڕۆ من با شتێکی ڕوون پێتان بڵێم کرۆچە دەڵێ هەر مێژوویەک مێژووی هاوچەرخە یعنی چی؟ یعنی ئێمە بە ڕوانینی هاوچەرخ چاو لە مێژوو ئەکەین چاو لە ڕابردوو ئەکەین کەسێک ئەمڕۆ خۆی حەقیر بێ وازانەی سەرکردەیەک وەک سەلاحەدین حەقیرە کەسێک ئەمڕۆ خۆی لە فکری ئەوە بێت کە داهاتووی کورد داهاتوویەکی حقارەت پڕ لە حقارەت و بچووکی نەبێت خۆشی تێ لە سەلاحەدین کەسێک ئەمڕۆ پێی خۆش بێ کوێلەی عەرەب و تورک و کەسانێکی تر بێت جابە بە نێوی ئیسلامی شۆ بە سەلاحەدین دەڵێ تۆ شەرمی کوردی کەسێک کە بیهەوێ لەم جیهانی ئیسلامیە کورد عیزەتی هەبێ بۆ چارەکە موچەیەک وە وردی نەکەنوە یەکە زمانی شوناسی سنووری هەموو شتێکی تورک و عەرەب وردی نەکاوە یەکە دڵنیا بن سەلاحەدینی خۆشەوێت چون سەلاحەدین سۆمبولی هێزە خەلیفەی عەرەب ئەلەرزیە لە بەرابەر سەلاحەدینە سەلاحەدین تەنیا سەرکردەیەک بوو لە جیهانی ئیسلامیە نەهات بۆ بەغدا پێی خەلیفە ماچ بکە تۆغۆرۆل چاو لێ بکەن تۆغۆرۆل کە تورکەکان تورکیە فیلمی بۆ دروست دەکەن درامای بۆ دروست دەکەن کتێبی بۆ ئەنووسن یا لە بەرسەلان هەروە هاتن بۆ بەغدا نەتەنیا دەست و پێی خەلیفە پای ئەسپەکەی خەلیفەیشیان ماش کرد بەڵام ئەوان بە شانازیەوە
فیلمیان لە بارسەلان وەکو قارەمانی تۆرک بڵاوەکەنەوە، فیلمی تۆغڕۆل بڵاوەکەنەوە. دکتۆر سەلاحەدین کاتت کاکەگیان لە تاران هاتووم 18 ساعت لە ناو ڕێگا بووم. ڕاستەکەی دکتۆر لە سێ دانە پەسێجێکە پاسپۆرتم مۆریان کردووە لە هەولێر تا گەیشتومەتە ئێرە. ڕاستە فەرمووی، بەڵام ئێمە کۆمەڵێک پرسیارمان نووسیوە لای خۆمان، کۆمەڵە پرسیار گەڵاڵە بووە لە چوارچەوەی بابەتەکەی بەڕێستا. فەرموو دکتۆر نانا پرسیارەکانت فەرموو، ناقسە ناکەم. لە فەلسفەی مێژووە کاک دکتۆری مە شتێکمانەیە پێوتری هاودەمی و هاودەردی. هەر لەسەر قسەکەی بەڕێستان لە ڕوانگەی فەلسفەی هاودەمی و هاودەردیەوە کە لە ئێستادا لە لای فارسەکان زۆر گرنگی پێدرێت لە ڕاستیە، ئێمە بۆ خوێندنەوەی هەر بابەتێکی مێژووی ئەبێ خۆیان بخێنە با بڵێن شوێنی ئەو کەسەی کە لە ڕووداوەکەیە بووە، کە ڕۆڵی لە ڕووداوەکەیە بووە. بۆیە من دوو پرسیارم بۆ بەڕێست ئامادە کردو. یەکێک لەوانە باست لە زمان و هەستی کوردبوون کرد کە لە ژێرە و چەترەیە لە زۆرێک لە با بڵێن ئایدۆلۆژیستەکانە زۆر جار هەوڵی قەتڵ و عام و کوشتن و بڕنیانداوە. بەڵام ئێمە لە سەرچاوە سریانیەکانە باس لەواکرێت کە فەقی عیسای هەکاری بە ئیبن تەلیل ئەڵێکی ئەڵێ دوایەوەی کە با بڵێن فەقی عیسای هەکاری خۆتەزانی ئەندازیە بە ئەندازیاری دروستکردنی دەوڵەتی ئەیوبیدانێ ئەسڵان ئەوتری ئەگەر فەقی عیسای هەکاری نەبووایە ڕەنگە شتێک نەبوایە بە ناوی سەلاحەدینی ئەیوبی و دواتریش ئەو دەوڵەتەش دروست نەبوایە. فەقی عیسای هەکاری ڕۆڵێکی کارا ئەگێڕێت لە دانانی سەلاحەدینی ئەیوبی وەکو وەزیر بۆ خلافەتی فاتمی شیعی. بۆیە یەکێک لە منافسەکانی لە ڕکابەرەکانی کە ئیبن تەلیل دەڵێکی ئەڵێ ئەوانی دیکە جیاوازترن لە با بڵێن لە نەتەوە و لە ڕەگەزی دیکەن. پرسیارەکە ئەمەیە ئەڵێ تۆش وەکو سەلاحەدین ئەیوبی کوردی باشە، یعنی لەو سەردەمەیە لە سەر چاوە سریانەکانە تۆمار کراوە کە فەقی عیسای هەکاری ئەڵێ تۆش وەکو سەلاحەدینی ئەیوبی کوردی. بەڵام سەلاحەدینی ئەیوبی لەبەرەوە شانازی بە وەکو وتریە بە زمانی کوردیش قسەی کردو، بەڵام لە ژێرەوە چەترەیە کشت و بڕی نەکردووەواتە بۆ ئەوە و لە نامەکانی نێوان زەنگیەکان کە تورکن و لەگەڵ خلافەت کە عەرەب بوون. ئەوە پرسیارەکەی کاتەکە خۆم باسەکەم تەواو کردبوو، من حەزم کرد ڕوونکردنەوە دەمێ دوایە پرسیارەکە بکەم. ئەگینا سەلاحەدینی ئەیوبی لە ژێر ناوی کوردبوونە قەتڵ و عامی نەکرد باشە، و ئەوی دیکەیان سەلاحەدینی ئەیوبی بە جۆرەکان حسابی بۆ نامەگۆڕینەوەکانی نێوان خۆی لەگەڵ زەنگیەکان و لەگەڵ خلافەتە نەکرد کە داوایان لێ کرد هەرچی زووە خلافەتی فاتمی هەڵبۆشێنێتەوە. ئەی ئەمە ئەگەر شانازی نەبێت بەوەی کە سەلاحەدین ئەیوبی هەستی کوردبوونی هەبوو بە جۆرێ لە جۆرەکان بۆ سەردەمی خۆی ئەبێ چی بێت؟ برای بەڕێزم وەڵام من نەهاتوومەتە ئێرە شانازی بکەم بە سەلاحەدین و نکۆڵی بکەم. باسێکم ئامادە کردبوو کە پێشکەشی کەمە لە بیرم چوو. ئەلان جەنابەت 10 دقیقە قسە دەکەیت بە ناوی پرسیار داوای لێبوردن. بەڵام سەلاحەدین پرسیار ڕوونە ئایا لەو سەردەمە هەستی نەتەوایەتی بووە نەبووە. ئەسڵەن ئێمە مێژوو بۆ داهاتووە، مێژوو بە ڕابردوو نییە. کورد هێشتا لە مێژوو تێنەگەیشتووە کە ئامانجی مێژوو چییە؟ شەڕ لەسەر سەلاحەدین بۆ چییە؟ کاکە تۆ دەتهەوێ من بە هەر باسەکەی تۆ دەتهەوێ لە داهاتوو ژیانێکی پڕ لە سەروەری و پڕ لە شانازی بە خۆت و بێکوێ لەبوونت هەبێ یا ناتهەوێ؟ ئایا هەوێ ئەمە یا نا؟ یا پێت خۆشە کوێ لەبی؟ پێت خۆشە ئەوی دی سەروەرت بێ؟ پێت خۆشە لە ژێر ئەوی دی ئاڵای ئەوی دی هەڵپەڕی؟ پێت خۆشە هەر موچە لە ئەوی دی بگری؟ کاورا خەلیفەی عەرەب موچەی بۆ نردوتی بیدەنەوە پێ ئەوە بەشی یەک ڕۆژم ناکە. ئەوەندە بەهێز بوو عیزەتی هەبوو. مێژوو بۆ داهاتووە. ئایا من کارم نە بە ئیسلامی هەیە، نە بە مارکسی هەیە، نە بە ناسیۆنالیست هەیە. من وەکو مێژوو نووسێک چاو لە مێژووە کەم مێژووی گەلانی تریچم خوێندووە. مێژوو بۆ داهاتووە، نە بۆ ڕابردوو، نە بۆ شەڕکردن. ئەگەر تۆ دەتهەوێ لە داهاتوودا ژیانێکی پڕ لە شانازی و سەروەریت هەبێ دەبێ بگەڕی بۆ سەمبولی بە سۆمبولی شانازی و سەروەری، بۆ سۆمبولێکی توانیویەتی بە ئیسلامەوە. ئەسڵەن کێشە نییە موسڵمانە یا موسڵمان نییە کاکە گیان.
کێشە نییە مسلمانە یا مسلمانە، کێشە نییە خۆی بە کورد زانیوە یا نەیزانیوە، خۆ هەموو دنیاوی بە کورد زانیوە، تەنیا کورد کێشەی هەیە لەسەری. لە سەردەمی خۆیە سەلاحەددین هەموو نووسەرەکان پێی ئەڵێن دەوڵەتی ئەکراد، کتێب نووسراوە، خەزرەجی نووسەرێکی عەرەبە، کتێبی نووسیوە تاریخ دەولەت الئەکراد. شەڕی یەکەمی سەردەمی سەلاحەددین لە ناو مێژوونووسانە و لە ناو کەسایەتیەکانی زمانی خۆیان چی بووە؟ ئایا کوردە یا کورد نییە؟ ئەوە شەڕی سەرەکیە و مێژوونووسان هەمویان سەلماندویانە کە کوردە مێژوونووسانی بێلایەن و خودی ئەیوبیەکان لێیان دەپرسن، لە مەلک موعەزەم لەوانە ئەپرسن کە ئێوە کێن؟ دەڵێ ئێمە کوردین. ئێستا ئێمە شەڕیەوە کە ناو کورد بووە یا کورد نەبووە، ئەوە یەکلایی کراوەتەوە هەر لەو سەردەمە. هەموو جیهان سەلاحەددین، دەوڵەتی سەلاحەددین پێی کوتووە دەوڵەت الئەکراد، هەر ئێمە پێی ناڵێن. هەمووی جیهان بە ڕەوادیان و شەدادیان و مەڕوانیان کوتوویەتی ئەددەولەت المەڕوانیە. ئیبن خەلدونێک کە لە ئالازیغا هاتووە دەڵێ ئەددەولەت المەڕوانیە، ئەددەولەت الڕەوادیە، ئەددەولەت الشەدادیە، الدولة الحسنوية. لم كردستان بيا شرميان دي بيان بلين دولت ألين ميل نشين إيما بداخ وعادت من كردوه بأخلاقي كويلئي اگر بيمان خوشه لجير دستي ترك وعرب نبين لشويني سنبولن باشترين سنبول صلاح الدين كاكا إيما سنبولي بهزمان لأسطوري هيا نلميجو لأسطورة سنبولي بهزي إما كاوية دين بدستي خومان أي هاوار سنبولي كتواوي عالم وخودي كرد دلي إما رولي كي خسروين دلين ألين نا كاكا كي خسرو كوروشة إما كاوي جاشة إما هرو زحاكينه أي أجتو زحاكي أجتو نوينري خلقتي ببورن من بحماسة وقسم كرد چون براستي ناراحت بوم لم وزعه أجر إيما لشويني سرورين همو جيهان لناو عربا يكس ناوي كاونية لناو كردي شا يكس زحاك نية يعني أو همو خلقي كرد لم همو ميجوا هلاي كردوا كنوي كركانين ناو زحاك ها دين أمره أويش لكرد أستينين بيمان خوشة چون پاشاکەی مات کوژراوە زۆر پێمان خۆشە پێ هەستی خەڵک بزوێنین کە ئێمە هەژارین زۆڵمان لێ کراوە خیانەتمان لێ کراوە بەدبەختین وای چی کاکە وای نییە کورد لە سەردەمی خۆیە ئیجازەی نەداوە کەس زۆڵمی لێ بکات بعد ئاماژە بکەم بە ئەو ڕێکەوتنامە حوزەیفە کە هات ئازەربایجانی فەتح کرد لە سەردەمی فتوحاتە تەک کوردانان ناچار بوو پەیماننامە واژۆ بکات ڕێک کەوێت مەرجەکە چی بوو کورد چ مەرجێکی بۆ دانا بۆ حوزەیفە خەلیفە کە خەلیفە ناردبووی بۆ فەتحی ئازەربایجان بچن بە لازۆری بخوێنن کوردەکان وتیان ئێمە بە مەرجێک مسلمان نەبوونەوە کاتە دواتر مسلمان بوون وتیان بە مەرجێک ئەچینە ژێر باری سەروەری تۆ کە ئیجازە بدەی کورد لەسەر دینی خۆی بێ و لە ڕۆژی جێژنەکانە هەڵپەڕێ وەزەفن فی ئەعیادیهم نەچووە ژێربار ئەی بۆ ئێمە ئەوەندە خۆشمان تێ ئەگەر کەسێکی بەهێزیشمان هەیە لە مێژووە لاوازی کەینووە دەڵێن دەوڵەتی کوردی دروست نەکردووە کاکە وەڵا فەقەت کورد دەڵێ دەوڵەتی کوردی دروست نەکردووە هەموویان ئەڵێن دەوڵەت لەکرات ئەوە یەک دەڵێن لە ناو کوردستانە کارێکی بۆ کوردان نەکردووە کاکە مەگەر تۆغڕۆل کە لە ئۆیغۆرە هات لە سنووری چین مەگەر بۆ تورکەکان لە سنووری چین دەوڵەتی دروست کرد ئەهل بەرسەلان مەگەر دەوڵەتی دروست کرد مەلازگرد مەگەر خاکی تورکەکان بوو ئەی بۆچی تورکەکان هەموو ساڵێک لە مەلازگرد جێژنی سەروەری خۆیان ئەگرن مەلازگرد مەگەر خاکی ئەوان بوو خاکی ئەوان لە سنووری تورکستان دیارە سنووری لەکوێیە مەگەر سوڵتان محەممەدی فاتح کە چوو قوستەنتەنیای گرت مەگەر قوستەنتەنیە ناوەندی ڕوم نەوو ناوەندی ئۆرتۆدۆکس نەوو دەی مەگەر ئەوە خاکی
خاکی تورکەکان بوو ئەی بۆچی دراما و فیلمی سڵتان محەممەدی فاتح وەکو سیمبۆلی هەموو شتێک بەرزیەکەنەوە ئەویش نە موسڵمان بە تورک مەگەر عەرەب وا ناکا بە سمبۆلەکانی هەی ئێمە بۆچی کەسێکمان هەیە لە مێژوو کە هەموو کەس حتا ڕۆژئاوایەکان شانازیەکەن بچن ڕۆمانەکانی ڕۆژئاوایەکان بنووسن بخوێنن لە سەردەمی ناوەڕاستە ڕۆمان نووسەکانی ڕۆژاوا مەسیحیەکان شانازیەکەن بە سەلاحەددینەوە تەنیا سەرکردەیەکە کە ڕۆژاوا شاناز شەڕی کردووە بەڵام پیاوێکی بووە منسێف شانازی پێوە دەکەن وەڵاهی تەنیا ملەتێک وایە من باش شتێکی تر بڕێم و تەواو وەڵامی پرسیارەکەی تۆیە چون تۆ پرسیارەکانت درێژە وەڵامەکانی منیش درێژە ئەویش ئەو پرسیاریشەکێ دەکرێت سەلاحەدین لە ناو کووردا هیچی بۆ کورد نەکردووە لە وڵاتی کوردان نەبووە کاکە پێش سەلاحەدین قۆناغی پێش سەلاحەدین تخوا چاوێکی لێ بکەن مێژوو بخوێنەوە هەر ئەم کەلارە وەڵا لە دەستی تورکەکان بوو تورکمانەکان لێرە حکمیانە کرد هەڵەبجە تورکمانەکان بوو شاخەکانی ئەورامان کاکە ئەورامان هەرکەس نەیتوانیوە بچێتەوە شاخە وەڵا تورکمانەکان لە پاوە نۆسود و هەورامان حکمیان دەکرد گوڵەمبەر ناوەندیان بوو لە قەڵای ئاخرین قەڵای کوردان قەڵای ڕەواندزی چیان تورکمانەکان لە حاکمیان نازی وەرگرت لە ساڵی 550 تەواو تورکمان دیاربەکر و دجلە و هەموو لایە گشت تورکمان حکوومەتیە کرد هەولێر تورکمان بوو بە وەڵڵاهی ئەگەر سەلاحەدین نەبوایە یەک لە ئێمە ئێستا کورد نەبووین هەموو تورکمان بووین ئەگەر حکوومەتی سەلاحەدین نەبوایە تەواوی کورد لە ڕۆژاوا ڕۆژهەڵات مابوو لە ڕۆژهەڵات لە گۆران بە گۆرانەوە بە ڕۆوادیۆ بە شەدادیۆ بە لۆڕۆ بە کەلهۆڕۆ بە زەنگەنەوە هەموویان هاتنە ناو جێشی سەلاحەدین هەموویان هاتن و ئەم وڵاتەیانە پڕ کرد لە جێشی سەلاحەدین تا پێش سەلاحەدین کورد هەر نێوێکی نەبوو بچن بزانن چەند زانای کوردمان هەیە پاشناویانە لە کوردیە پێش سەلاحەدین بچن مێژووی فێق بخوێنن مێژووی تەسەوف بخوێنن بزانن چەند کەسمان هەیە نازاویانە لە کوردی بێ دوای سەلاحەدین ڕەنەسانسێکی زانستی لە کوردستان دەستپێتی پێکرد پێش سەلاحەدین بە کوردیان کرد شوان دوای سەلاحەدین کورد لە هەموو جێگای جیهان بوو جێی شانازی من سەلاحەدین هەروە کە دکتۆر ئاراس فەرموویان ڕەخنەی زۆری لەسەرەوە کووەکەر سەرکردەیەک مەگەر تۆغڕۆر لە ڕەخنەی لەسەر نییە مەگەر حەزرەتی هەموو خەلیفەکان ڕەخنە لەسەر لە هەموو کەس ڕەخنە هەیە لە سەرکردە مەگەر دەکە فریشتەیە مەگەر ئینسانە هەڵەی هەیە زۆریش هەڵەی هەیە بەڵام ئێمە کارمان بەچی دێ مێژوو بۆ سبەینێ نە بۆ دوێنێ شەڕیش نابێت لەسەر دوێنێ بکەین ئەگەر لە شوێنی سبەینین سەلاحەدین وازانم لە ناو کووردا غەیری دیاکۆ و غەیری کەیخەسرە و ئەمانە لە مێژووی کووردا نە پێش نە پاش کەسێک وە سەلاحەدین نەبووە دەستخۆش مامۆساعەدی بە یارمەتی سوپاس بۆ کاک دکتۆر ئەرکی کێشا و زۆر سوپاس بابەتێکی بە پێسی تەقدیم کرد من تەئیدەن بۆ قسەکانی جەنابی ئیبن واصل لە کتێبەکەی لە کاتی سەلاحەدین پلانی شەڕی داناوە تكلموا العجمية بكردي قسيان كردوا فعلا وهي وصلاح الدين نك إما همو أو سرشوانيش باسيغن على دولة الأكراد بلام لسر خاكي كردستان نبو راسا أربلي لقلاب ومظافر الدين كوكبري بوا حتى مغربي عربي بجزيرة عربي وبمكة ومدينة بيمن همو يعني أول شيء بلى بنال منطقة أربلة موصلانة همو لجر دا صلاة يا أبوا بلام صلاح الدين وكو ما مصايش فرموي فعلا سركرديكي كرد بو مسلمان بو اوكاتا مسألة تواتينا مسألة هيز بوا ولبيد نجي دو صراعي قورها بو اوكاتا يك مسألة اسلام ومسيحيات قدسي رزقار كردو اما صراعي كيف لبني الشرق وغربها خوال القرآن شاباسي كردو مسألة الروم وعجم يعني او قيادي او صراعي كده لم ديوش صراعي كي تداخليها ولا ناوى مسألة الشيعة والسنة بو الشيعة كان لمصر السنة كان لبغداد أمني لبيني هردو كان قيادي كده موضوع الشيعي بلا وناو يعني نيهشتوا ودولتك شي دروس كدو بو ناو بناي باوكي ودولتي دو ايتواني وكو ما مصافر موي دولتك بناي خليفه عباسي بك نيكر بناي باوكي وكر بناي ايوبي باوكي سواز دەستخۆش زۆر سواز بۆ دکتۆر ئیسماعیل شەمس بابەتەکەی بە پێز بوو لە ڕاستی قسەش زۆر هەڵەگرێ و زۆریشی هەڵگرت بەڵام ڕێگەی نەدا کۆمەڵێک پرسیار بورژەین و بیکەین باوەڕ ناکەم لە ناوەندە ئەکادیمیەکان ئەوانەی کە شارەزایان لە مێژوو هەبێ سەلاحەدین ئەیوبی بە بچووک بزانن ئەسڵەن من کە مێژووی سەلاحەدینە خوێنمەوە وازانم مێژووی مامی خۆمە خوێنمەوە لە ڕاستیە نەکەوەی کە یعنی بە کەسێکی نزیکی خۆم دێتە پێش چاو
پرسیار ناکەین چونکە لە ڕاستیە خۆی ئوسوڵ و ڕێگا و شێوازی دیدار بەو شێوازەیە کە پرسیار بکرێ وەڵام بدرێتەوە یعنی با بڵێن جەوێکی گەرم و گوڕی ئەکادمی دروست بکرێ بەڵام مادام وایە ئێمە ئەچین لای بەڕێز دکتۆر یاسین تەها مامۆستا لە زانکۆی سلێمانی بابەتەکەی لەژێر ناونیشانی سەلاحەدینی ئەیوبی لە نێوان نووسینەوەی مێژوویی و وەبەرهێنانەوەی مێژوویدا فەرموو کاک دکتۆر. سڵاو زۆر زۆر سپاس بۆ زانکۆی گەرمیان زۆر سپاس بۆ ئەو بەڕێزانە بۆ جەنابی کاک دکتۆر ئاراس کە لوتفی فەرموو ئەمڕۆ ئەم دیداری ڕێخست و ئێمەی بانگێش کرد. ئەلبەت من هەچی بڵێم تۆزێ زەحمەتە لەبەرەوەی هەم جەنابیان مامۆسام بۆ هەم کاک دکتۆر ئیسماعیل شەمس ئێمە تەلەباتیمان کردووە لەسەر بەرهەمەکانی ئەوەی کە ئێستا بینە سەری باسیکەین جەنابیان باسییان کرد ئەوەی کە پەیوەندی بەلایانی کوردبوونەوە هەبوو من نامەوێت لەو جانبە ئەو شتانە دووبارەکەمەیە باسی کوردبوون بکەم ئەمەوێت چەند ڕەهەندێ بخەینە ڕوو لەسەر شەخسەتی سەلاحەدین لە ڕووی عەرەبی و لە ڕووی مەسریەوە. طبعا ئەو کەسایەتیانی کە ئەم بەڕێزانە باسییان کرد مێژوویەکی فرەڕەهەندیان هەیە تۆ ناتوانانی بڵێ مێژووی سەلاحەدین ئاوایە یا کارکتەری سەلاحەدین ئاوایە لەبەرەوە سێ زۆر زەقن ئەوان ئەو بەڕێزانە باسی نیشتیمانی ئەویان کرد. سەلاحەدین کەسایەتێکی کە ئەستوری هەیە ئەم کەسایەتی ئەستوریە عیلاقەی بەوە هەیە ئەمە جانبێکێتی من هەوڵە دەم کورتی کەمەوە بۆ سێ لایەن یەکێک لەوانە کەسایەتی ئەستوریە پەیوەندی بەوە هەیە ئەو لە ناو سیراعیشی کردو کە سیراعەکە بەردەوامە تا ئێستا عیلاقەی بە قودس و بە فەلەستین هەیە و فکرەی ئەوەی کە تۆ ڕزگارکەرێ بێت و نەجاتتدا لە معانات و کوفر تێکشکێنێ و سەرۆریت بۆ بگێڕێتەوە بەردەوام لەم زەین و خەیاڵدانی هەموو کەسێکی مسلمانە هەیە بۆیە هەر جارێکە ئەزمە دروسە بێ قەیران دروسە بێ قودس تەنگەتاوە بێ خەڵکی مسلمان تەنگەتاوە بێ استیدعای سەلاحەدین ئەکرێتەوە لەکوێی یعنی کوا بۆ سەلاحەدینێکی تر ئاخ بۆ سەلاحەدینێکی تر ئەمە عیلاقەی بەوەیە کە سیراعەکە بەردەوامە لەم شخصیەتە سەلاحەدین کەسێکی دەرەوەی مێژووە لە دەرەوەی ئینسانە قدرتێکی خارقی هەیە و فعلا ینی ئەو ئیشەی کە کردوێتی بە پێوەری تاریخ ئیشێکە لە دەگمەن بۆ خەڵک ڕێکەیە مەسەلەن قودس لە تاریخی ئیسلام یەک جار عومەری کوڕی خەتاب فەتحی کردووە لەبەر گرنگی پێگە و مهمی قودس چووە خۆی ئیتیفاقی لەگەڵ هینەکانە کردو و وەری گرتووە لە دوای ئەمە کەس ئەم دەرفەتە مێژووی بۆ نەڕەخساوە حتا ابن ئەسیر کە زۆر ڕخنەی لە سەلاحەدین هەیە ئێمە دوای باسیەکەین کە کاتێ دێتە سەر باسی فەتحی قودس ئەڵێ سەلاحەدین هەشتێکی هەیە هەر خراپەیەکی هەیە ئەمەی بەسە کە قودسی ڕزگارکە چونکە لە دوای عومەری کوڕی خەتاب کەس ئەمەی نەکردووە معلومە لە قودس بۆ هەرسێ ئاینەکە گرنگە بەلای مسلمانەکانەوە شوێنی ئیسرا و میعراجە و کاکتۆر ئاراس فەرموویان ئینی لەسەرانی ئاەتی لەسەر سبحان الذي أسرى بعبده بەلای ئیسلامەوە زۆر پیرۆزە بەلای مەسیحەوە هەر زۆر گرنگە چونکە پیان وایە مەسیح بەلەوەی عروجکا بۆ ئاسمان لەوێ گۆڕی لەوێ بۆ گۆڕی مەریەم لەوێیەوە ئێستش تەنقیباتی ئارکێۆلۆجی زۆر بە دوای ئەواگەڕن شوێن پێی مەسیح هەڵگرن لەناو قودس و لەناو فەڵەستینە پێگەیەکی تایبەتیە بەلای جووەکانەوە 600 جار ئیشارەت بە ئۆرشەلیم کراوە لە تەورات ئەوان پیان وایە قودسەوە بە شوێنی پیرۆزی خۆیان ێسان بۆیە لە قەلبی ئەم سیراعە ئەم کەسایەتیەکە دەرەکەوێ ناتوانی وەکو کەسایەتێکی طەبیعی سەیکەی کەسێک کە توانیوێتی بچێتە ناو ئەم شارە و زەڵجەیەکی گەورە لە جیهانی سەردەمی خۆیان دروست بکە ئەمە جانبە ئەستوریەکەی جانبە قەومیەکەی قەومیەکانی عەرەب زۆر ئیشیان بە سەلاحەدین هەبووە لە مێژووە یەکی لەوانە جەمال عەبدولناسرە و یەک لەوانە سەدام حوسێن کە کاکتۆر ئاراس باسی کرد ئەوانە زۆر ئیشیان لەسەر ئەوە کردووە قەومی عەرەبی زۆر ئاتاش بەوە نییە ینی جێشی سەلاحەدین کوردە و ئەوەیە و ئەمانەیە هاتوون هەوڵەنداوە ئیستیسماری تیا بکەن ئیستیسماری تیا بکەن گەورەتریان کردووە لە حەجمی طەبیعی خۆی جەمال عەبدولناسر لە ڕێگەی فیلمێکەوە کە یوسف شاهین لە مصر ئیخراجی کرد بە ناوی ناسە سەلاحەدین ئەم فیلمە بەڵێ بە ناوی سەلاحەدینەوە نووسراوە بەڵام بۆ عەبدولناسر نووسراوە هەوڵی داوە لە خەیاڵدانی ئینسانی مصری و عەرەبیە وای پیشانبا کە ئەمە جەمال عەبدولناسرە بۆیە زیاد لە حەدیشی پێوە کردووە یعنی گەورەی کردووە ئەمە جانبە ئەستوریەک ئەگەر سەلاحەدین لە ئەستورەکە دەرکەین و بیگەڕینەوە بە ناو مێژوونووسی بچێ ناو قوڵایی سەرچاوە مێژوویەکانەوە تەبەن لە ناو سەرچاوە مێژوویەکانە ئەم هەڵایی کە ئێستا هەیە و خەڵک مشتومڕی لەسەرە تا ڕادەیەک ئەتوانی تەبریری بۆ بێنیتەوە بۆ
ئێمە سێ چوار نوع مێژومان هەیە بە سەلاحەدین. مێژوویەکمان هەیە ئیبن شەدادە کە ڕاوێژکاری خۆیەتی، وێنەیەکی زۆر جوانی پاکی ناسحی ئینسانێکی مسلمانی ملتەزیم فەرزی نەفەوتاندووە، ڕۆژووی قەزا کردوێتەوە، بەردەوام خەریکی جیهاد بووە، بەردەوام خەریکی تەسبیحات بووە، مناڵەکانی فێری عەقیدە کردووە، سەرپەرشتی مزگەوتی کردووە، ئەوقافی کردووە، یعنی وێنەیەکی زۆر جوانی مسلمانانە کە دەگەێنێتە ئاستی ئەسحاب بۆ سەلاحەدین نەخشێنن کە ئیبن شەداد ڕاوێژکار و هاوڵی خۆی بۆ لە جانکانە. لەولاوە ئێمە مێژونووسی ترمان هەیە مەسەڵەن ڕخنەی هەیە لە سەلاحەدین. ئەگەر تو ئێستا بەدوای ڕخنە بگەڕێی بەدوای پاکێتی و کەسێکی مسلمانی ملتەزیم ئەگەر سیرەکەی ئیبن شەداد بخوێنێتەوە سەلاحەدینی لێ ئەبێ بە ئەسحاب، یعنی لە تەدەیون، لە ئیلتیزام، لە عیبادەت. ئەگەر بیتەوە ناو ئیبن ئەسیر هەوڵی داوە ڕخنە هەندێک ڕخنە لە سەلاحەدین بگرێەوە، هەندێکیان معقولە و ئەکرێت لە ئێستا ئیستیسماری لێ بکەین مەسەڵەن خراپ بەکاربێنێ. بۆ نمونە باسی لەوە کردووە کە سەلاحەدین کەسێکی ئیدارەی مالی باش نەبوو. بۆ نمونە کە چۆتە ناو قودس بە هەزاران دیناری زێڕوزەوی ئەو سەردەمە ئەو ئەسیرەکان کە فیداکراون ئەڵێ کە چۆتە دەرەوە مەسەڵەن هەمووی دابەش کردەوە بەسەر خەڵکەکە ئەم پارە ئەکرا شتی باشی پێ بکرێ. مەسەڵەن لە شوێنی ترا باسەکە کە بنەماڵەچێتی کردووە کە ئەمە لە کاتێکە ئەگەر لە تاریخ بیتە دەرەوە خۆ هەر سەلاحەدین نییە بنەماڵەچ یەک دەست لە دوای خەلیفە ڕاشیدینەکان یەک کەس نییە لە ناو ئیسلامە بنەماڵەچێتی نەکردبێ. بەڵام ئەم هاتووە مەسەن ئیشی لەسەر کۆمەڵشتی لایەنی سلبی سەلاحەدین کردو مبەڕەرە لەبەرەوەی ئەو لایەنگری زەنکیەکان بووە ئەو لە دەری من ئەسیرەوە ئێمە کۆمەڵشتی ترمانەیە ڕخنەی ترمانەیە یعنی ئەکرێت ئەمانە بەکاربێنێن لە دژی سەلاح لە ئەخیرا باسیەکەم ئەگەر دەرفەتە بێ کە چۆن ئێمە معامل لەگەڵ ئەمەڵ بکەینەوە و بەڕێزیان ئەماژیان پێکە مەسەلەی سوهرەوەردی کە یەکێکە لەو کەسانی کە ئێستا لایەنگری عیرفان و لایەنگری تەسەوف و لایەنگری ئەوەن ڕخنەیە بەڵێ بە فەرمانێکی ڕاستەوە خۆی سەلاحەدین نەبوو بە فتوای مەلاکانی سەردەم سوهرەوەردی کوژراوە بەڵام لە ضمنی دەوڵەت و دەسەڵاتی ئەوە سوهرەوەردی یان کوژراوە یان ناچار کرا بەجێ هەڵراوە بووی بمرێت کە اختیلافی لەسەر لە ڕیواتەکانە بەڵام یەکێکە لەو شتانەی نەتوانی بازبەی بەسەریا بڵێ هیچ نییە کەسێکە ناودارێکە خاوەن بەرهەمە ئەتباعی هەیە لە سەردەمی ئەوە کوژراوە لەو بترازێن بین ئەولاوە ئێمە شتێک هەیەکە لەم ڕۆژانە وروژە مەسلەی ڕەخنەگرتنی یوسف زێدان و لە سەلاحەدین ئەمە لە ناو مسرەکانە ڕێگێکی کۆنی هەیە سەلاحەدین دوو وێنەی هەیە لە مەسرا من لە مەسر خوێندومە ساڵێک دو ساڵ لەوێ بووم لە ناو هینی شعبیە لە خەیاڵدانی شعبیە سەلاحەدین کەسێکی زۆر زۆر ئەستوری و پاکە چەند کەسێک هەیە لە مەسر مناقەشەی لەسەر نییە عمەری کوڕی خەتاب عەمری کوڕی عاص صلاحەدینی ئەیوبی ئیمامی شافعی جەمال عەبدولناسر ئەمانە سمبۆڵن قابلی مناقەشەنی تۆ ناتوانی بیت هەوڵ بیت بە هەڵیان سەنگێنی قسەیان لەسەر بکەیت چونکە ڕەمزێکە و قوفڵ کراوە بەڵام لە ناو نوخبەی مەسری سەلاحەدین ئەم وێنە جوانەی نییە لە ناو نوخبەی مەسری بۆ یەک حساسیەتیان هەیە بەوەی کە کەسێکی نامەسری ناعەرەب چوبێ لێ بووبێ بە حکومڕان دوو ئەو کەسانێک کە لایەنگری مصری چێتین و کاتی خۆشی طەبەقەی وەستای مصری چینی بۆرجوازی مصری کەیفیان بەدەسەڵاتی ئەیوبیەکان نات لە سەردەمی فاتمیە تیجارەت و بزنس و گوزەرخۆر فاتمیەکان شیعە بوون کاتونەتە مصریەکان سوننە بوون هەوڵیان داوە زۆر تەڕزێ خەڵک بکەن سەیکە زۆرترین جەژنیان داناوە لە مصرا زۆرترین بۆنەی خۆشییان داناوە بۆی دڵی خەڵک ڕازی کرد لە سەردەمی سەلاحەدین کە دێت لەوە گەڕێکە لە ناو شعبیە زۆر مقدسە لەبەوەی دەسەڵاتێکی شیعی ڕوخان و ئەگە سەلاحەدین نەبوو ئەمە دوو ئێرانمانە بوو ڕەنگە ئێستا دەوڵەتی شیعە لە تاران هەتاوەکو لیبیا بووە لای خەڵکی مسلمانی شعبی ئەمە خۆش چاکە بەس لای نوخبەی مصری باش نییە بەو مانای پیان وایە سەردەمی فاتمیەکان خۆشگوزەرانی هەبووە پیان وایە و ئەمە ئێستا نییە ئەگەر بگەڕێیتەوە کاتی خۆی ئیبن نەباتە کە کتێبێکی نووسی و ئەلفاشوش في حکمی قەراقوش قەراقوش ڕئیس وزرای سەلاحەدینی ئەیوبی بۆ لە قاهرە بەڵام مەولایەکی تورکە کۆیلەیەکی تورکە تون بووە لەگەڵ خەڵک سەلاحەدین کردوێتی بە محافظی قاهرە تقریبا محافظی ئێساکە فاشوش بەدان نوکتەی سلبی لەسەر کرا ڕەنگەوانە بوو بێ ئێستا ئیبن نەباتە مەسەڵەن نوکتەی پێکەنیناوی زۆر یەک کتێبە لەسەر حکمی قەراقوش هەلای خۆشمان زۆر بەناوبانگ حکمی قەراقوش پارێزگاری سەلاحەدین بۆ قاهرە و حتا فاتمیەکانی بە قەراقوش سپاردووە ئەویان کاتە قەڵاکە و
ناڵێنەوەیان زیاد بکات و تونە لەگەڵیان و ئەمانە ئەمە لە کۆنەوە لە ناو طبقەی وستای مسریان ڕێیان لەسەر حکمی سەلاحەدین سلبیە پیان وایە حکمی فاتمیەکان کراوەتر بۆ بیدایەتی عسکەرەی حکمی مصر لە سەلاحەدینەوە دەست پێەکە چونکە حکمێکی ظروفی ئەو کاتە فاتمیەکان زۆر دەرباسی ئەوە نەبوون بچن قودس ڕزگارکەن و جەبهەیەکی ئیسلامی موحەد دروستکەن و شیعاراتی دەوڵەتێکی بەهێز دروستکەن ڕازی بوون بە مصر و شیعەگەرێتی خۆیان کە سەلاحەدین دێ ئەو حملە گەورەکە بەرەوە قودس و بەرەیەکی ئیسلامی بەرفراوان دروستەکە پیان وایە ئەوان لە جەمال عەبدولناسر و سادات و ئەم عەسکەرەی کە ئێستا هەیە ڕێگوڕیشەکەی بۆ سەردەمی ئەیوبیە گەڕێتەوە ئەمە لە یەکێ لە ڕێی و ئەمە لە ناو مەقریزی و لە زۆر شوێنی ترا ئەمەیە کە ئێستا یوسف زەیدان ئیشی لەسەرەکە و ئەمە شتێک نییە یانی ئێستا هاتبێ لە ناو نوخبەی مسرا وێنەی سەلاحەدین وایە لەو لە مصرەکان دەرچی شیعەکان مەسەڵەن ڕایان لەسەر سەلاحەدین خراپە بەو مانای کە یەکەم دەوڵەتی یەکەم چانسی دەوڵەتی شیعە لە دنیا دروست بوو بێ لە سەردەمی فاتمیە دروست بووە کە سەلاحەدین دێ کۆتایی پێدێنێ بە مەشێوەیەکی مەدروست و کۆتایی ڕێگەڕێژەوە ئەمە ڕووداوێکی جیۆسیاسی زۆر گەورەیە وەجی هەموو منتیقەکەی گۆڕیەوە ئێمە وتمان ئەگەر ئەوە نەبوایە ڕەنگە ئێستا ئێمە ئێرانیش و بسریش دوو ئێرانمان هەبوایە بۆیە وێنە ینی دێن زۆر ئیش لەسەرەوەکەن کە ئەم کەسایەتە کەسایەکی خوێناویە کەسایەتێکی ئیش لەسەر سلبیاتەکانیەکەن گەورەیەکەن بە مانای ئەوەی کە بۆ دەوڵەتی لە دەستچووی خۆیان ئەگری و ئەوەی کە ئەو ترێت مەسەرەن بنەماڵی فاتمیەکانی کردوتە شوێنێکەوە کە بۆ ینی سیاسەتەکانی زۆر لێزانانە بووە بۆ نمونە بۆ کۆتایی پێهێنانیان کۆتایی هاتنی مەسەبی شیعی بە چەند هەنگاوێک کردووە مەسەن بانی گۆڕیەوە مەدرسەی سونی کردووە لە مەدرسە سونیەکانە ئەوەی کە کاکتۆ ئیسماعیل باسی کرد کە کورد بوژاوەتەوە ئەوەیە کە زۆربەی ئەو کەسە زانانی لە کوردستان هەبوون چوونەتە مصر سەرۆکی قاسیەکانی مصر وەزیری داد لەوێ دایناوە بۆی ببێتە بەدیلی شیعەکان ئیبن دەرباسی مارانی کە هەولێریە و کردێتی بە وەزیری عەدل و کردێتی بە قازی یەکەم لە ناو مصر هەروەها حي على خير العمل لبانا بردووە حتا ئەمەنە چووتە وردەکاریەوە سەلاح شێوازی نووسینەوەی قورئان شیعە مصریەکان بە نوعێ نووسیان ئەو هاتووە مەسحەفەکانی گۆڕیوە کردوتی بە شێوازێک کە سونەکانی نووسن بانی گۆڕیوە ئەزهەری داخستووە کە ڕەمزی پێشەوەی تەحویل بێتەوە بۆ سونە و ڕێکی بخەنەوە کە ڕەمزی پێگەیاندن و مەدرسەی فکری و کانگای دروستکردنی شیعەگەری بۆ دایخستووە هەروەها بنەماڵی فاتمیەکان کە فەزڵیان هەبوو بەسەر سەلاحەدینەوە بە شێوەیەکی زۆر عاقڵانە لە جیاتی قەتڵ و عامیان کا کردویان ینی دای بڕیون لە یەکتر ژن و پیا و بۆی وەچە زیاد نەکەن بە مروری 70 ساڵ نزیکە 70 ساڵ کۆتاییان پێهاتوو چونکە کاتی خۆی لە ناو شیعە بە تایبەت وەسیەت و وەچەگەری زۆر مهمە بۆ ئەوەی کە تۆ ببی بە جێنشین زۆر مهمە ئەگەر کەسێک فاتمی لە ژیانە بمایە وەکو چۆن ینی ئێستا سەدام حوسێن بمایە کەس دڵیانە ئەبوو کەسێکی فاتمی وەریسێکی فاتمی لە ژیانە بمایە مەترسی بوو لەسەر دەسەڵاتی ئیسلامی لەسەر دەسەڵاتی ئەیوبی بۆیە هاتووە مەسەڵەن بەم ڕێگایە کۆتایی پێ ئەمە وای کردووە لە ناو شیعەکانە وێنەیەکی جوانی نەبێ بۆیە پیان وایە کتێبێکی الشیعة والحاکمون ئەگەر کەسێ دەرفەتێ بێ بیخوێنێتەوە لەوێ زۆر تەفسیل باس لەوە کرا کە بۆچی سەلاحەدین خراپ شتێکی تر کە قەومیەکانی مەسەن لە هەر ناو مەسریەکانە ڕێیەکی تر هەیە کە پێی وایە سەلاحەدین لە دوای مەسر ڕووی چۆتە شام مەسری کردووە بە پاشکۆی شام حساسیەتی مەسری شامی لێرە ناوچەگەری زاڵە بێ ڕخنیان هەیە لە ئەیوبیەکان چونکە سەلاحەدین لە دوای مەسر ڕۆکاتەوە شام ئەچێتەوە شام ئەڵێن ئەمە بیدایەتی تەبعیەوە چۆن حساسیت لە بینی عێراق و ئێران هەیە لە ناوچەگەری مصری و سووریشا ئەمە هەیە لە ناو قەومیەکان ڕخنێکی تر لە سەلاحەدین هەیە کە ڕێگەی داوە بۆی جوولەکان بگەڕێنەوە بۆ قودس و ئەمە لە سەلاحەدین بەعەکسەوە خەڵک پێی وایە ئێمە غەرب و جوولەکە ڕخی لێمانە لەبەر سەلاحەدین لە ناو جوولەکە ناو جوو وێنەی سەلاحەدین وێنەیەکی جوانە چونکە بۆ یەکەم جار ڕێگە ئەدا لە سەردەمی مەسیحەکە ڕۆمانەکانەوە جوومە قەدەغە کراون لە قودس و ناهێڵن ڕێگە ئەدا جووەکان بگەڕێنەوە بۆ قودس و یەکێک لە کەسە نزیکەکانی سەلاحەدین موسای کوڕی مەیمونە کە پزیشکێتی ڕاوێژکارێتی سەرۆکی جووەکانی مەسر بوو ئەو تەئسیرەکە لەسەر سەلاحەدین کە ڕێگە ئەدا یەکەم جاریەی جوو ئەچنەوە بۆ قودس پیان وایە قەومیە هەرەتون ڕەوەکانیان بیدایەتی تەهوید
بیدایەتی بە جووکردنی فەڵەستین لە سەردەمی سەلاحەدینەوە دەست پێەکە. سەلاحەدین لە ڕوانگەی کراوەیی، لە ڕوانگەی عەقڵ فراوانی، لە ڕوانگەی ئەو مامەڵەی هینی ئەمەی کردووە و پێی وا بۆ جووەکانی وەکو هەر وەکو هەر کەمایەتێکی تری ئاینی مافیان هەیە و حەقیان هەیە بچنەوە ناو قودس. بۆیە لە سەرچاوەکانی سەدەکانی ناوەڕاستی جووا سەلاحەدین وێنەی جوانە بەدەق لە یەکێک لە سەرچاوەکانە کە حاریزیە پێم وابێ ئەڵێ سەلاحەدین خوا ئیلهامی کرد و ناردی بۆ ئەوەی نەوەکانی نەوە حەقیقەکانی ئیبراهیم وەکو یەک بگێڕێتەوە بۆ فەڵەستین. ئەمە ینی ناو قەومەی عەرەبیە دەیتەوە سەر هەر لە ناو ئیسلام هەموو مسلمانەکان ڕایان لەسەر سەلاحەدین باش نییە. مەسەن سەلەفیەکان ئەوانەی کە اعتیقادی پێیان وایە بۆ چوونی ئەهلی سونە و جەماعەی حەقیقی ئەوانن ڕخنان هەیە لە سەلاحەدین کە تەبەنی ئەشعەری کردووە. سەلاحەدین لە تەمەنیا هەموو تەمەنی سیاسەتی مەذهبی خۆی ئەوە بووە کە شافعی ئەشعەری ئەو نەوعە تەدەیونەی کە ئێستا لە ئەزهەر هەیە و لە کوردستان لەسەر ئاستی مؤسسەی فەرمی هەمانە هێنی بکا زۆر دەمارگیری بووە بۆ ئەشعەریەکان. ینی خەبوەشانی دەزواڵا کردووە مەسە هەموو دەسەڵاتێکی پێداوە خەبوەشانی ئەچێت گۆڕی کابرایەکی سەلەفی کە لە تەنیشتی ئیمامی شافعی نێژراوە هەڵێک کەنێت ئێسک و پروسەکەی دەرەکاڵێ نابێ زندیقێک لای سەدیقێک بێ. ئەمە شافعی دۆست و مەحبوبی ئێمەیە چۆن ئەبێ ئەم کەسە لە تەنیشتی ئەوان نێژرا بێ لە کاتێکە عالمێکی سونی ناسراوە. هەروەها سەلاحەدین عەقیدەی قوتبی نەیسابووری تەبەنی کردو بۆ مناڵەکانی وتوتەوە و لە مزگەوتەکانە ینی بوو ئەمەش مبەڕێری خۆی هەیە چونکە سەلاحەدین کاتی خۆی بەرکەوتەی لەگەڵ مەسیحیەکان هەیە. مەسیحیەکان زۆر ئیش لەسەر لاهوت ئەکەن. ئەشعەریەکان ئەو کاتە توانیانە بە ڕێگەی کەلامی فەلسەفی مناقشەی مەسیحیەکان بکەن. و هەروەها سەلاحەدین زۆربەی مامۆستاکانی نظامی بەغای بردووە بۆی. ینی لە 27 مامۆستا کە چوون بۆ مصر لە مەدرسەکانی سەلاحەدین دەست بڵێنەوە تقریبا بە دوواداچوونێکم کرد تقریبا 17 کەسیان خەریجی نظامیاتی بەخان و هەموو ئەمانە شافعی ئەشعەری. بۆیە نەمەڵی تەبەنی دەوڵەتەکەی ئەمە بووە کە مەذهبی ئەشعەری سەرخست و ئەمە لە بیر و باوەڕی سنی سەلەفی ئەوەی کە لە بینی دوو قەوساپیە وترێ وهابی خیارێکی پەسەندکراو نییە و کەیفیان بەوە نایە چونکە بەبەلای ئەوانەوە ئەشعەریەکان لە عەقیدا منحەریفن و ظالمین. مامەکات کات نەماوە سیر مەکەی عەفو. ئەخیرا ئەمە بە یەک فکرە کۆتایی پێبێنم ئەم وێنە پارچە پارچانەی کە باسم کرد ئێمە ئەتوانین یەک ئیستینتاجی لێ بکەین ئەوەیە کە ئەم نەوع کارەکتەرانە کە ئەم نەوع کاریزماتیکانە یەک مێژویان نییە. تۆ ئەگەر گوێ لە هەر کامێکیان بگری ئێستا الشیعە والحاکمون بخوێنیتەوە ڕقتە لە سەلاحەدین، گوێ لە قەومەکانی عەرەب بگری ڕقتە لێ، گوێ لە سونیە مسڵمانە وەحدەویەکان ئەوەی کە ئومەکاک دکتۆر فەرمویان گوێ لەوانە بگری سەلاحەدینت لا زۆر گەورەیە. ئەگەر گوێ لە ئیبن شەداد بگری بەلاتەوە سەحابەیە، ئەگەر گوێ لە قەومێکی عەرەب بگری بەلاتەوە خائینە. بۆیە ئەم نەوع کەسە تاریخێکی متعدید و متەنەوع و جۆرا و جۆریان هەیە. ئێمە ئەتوانین لە لایەنی کوردیە و ئەخیر پارتم چۆن ئیستیسماریکەین بین لایەنە جوانەکان کە تەسامح و لێبوردەیە و ئەوەی کە دانتی ئەڵێ هەموو سەلاحەدین لە دۆزەخە جیاوازە لە هەمووی. سەلاحەدین لە دۆزەخە دانتی، بەڵام وەکو دۆزەخەکانی تر نییە. تەنها مسڵمان کە لە ناو دۆزەخە لە ناو مەسیحیا پەسەند بێ سەلاحەدینە. ئەوانی کە کاکتۆر باسی لە ڕووی سەماحەت ئێمە ئەتوانین بین مەسەڵەن ویان لە جوانەکانی ئیستیسماری مێژووی بکەین و لە ڕخنەکان تێبگەین. یعنی بۆ ئەو کەسە ڕخنە هەیە، بۆ یوسف زەیدانەتی، بۆ سەلەفیەتی، بۆ قەومی عەرەبێتی و زۆر سوپاس من نامێت. دەستخۆش بۆ دکتۆر یاسین تەها بۆ پێشکەشکردنی بابەتەکەی. لە ڕاستی هەمن دنیایەک پرسیار و تێبینیمە، بەڵام نایکەم بەوەی کەمی کاتەوە بۆ ئامادەبوانی جێهێڵین دەرگای گفتوگۆکەینەوە. ئەگەر هەر کەسێک پرسیارێ تێبینیەک سەرنجێکێ بێ با بفەرمێت. سەڵاوی خواتان لێبێ و کاتتان باش. زۆر سپاس بۆ زانکۆی گەرمیان بۆ دیدارە جوانە. وڵایی منیش ینی ئەوەی کە بەلامەوە گرنگ بێ دکتۆر یاسین هەندێک ئاماژەی پێدا ئێمە چۆن سەلاحەدین تەوزیف بکەین، چۆن ئەو بەرهێنانی تیا بکەین بۆ ئەمڕۆ، چونکە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فەرمووی من ئەبتە ئەو من بەطە به
عمله لم يسرع به نسبه يعني أو هر بير لباو باپیری بکاتەوە عملی نەبێ هیچی بە هیچ نابێ و پێشنانیشمان کورد و تویانە باوکمەلەوان زوو ئەخینکە ئێمە باشە هەمومان باسمان لەوە کرد زیاتر پێم وایە دکتۆر مەجیدیش هەر باس لەسەر گەورەی و پیرۆزی و باشەکانی سەلاحەدینەکە بەڵام ئێمە چی بکەین بۆ ئەمڕۆ دوای 1000 ساڵ بڵین یان جەنابی دکتۆر ئاراس ئاماژەی پێدا دوای 800 ساڵ ئێمە ئەمڕۆ چۆنەوە بەرهێنان لە سەلاحەدینا بکەین چۆن بکەین کە سەلاحەدین کەینە ئەو ئینە جوانانەی کە جەنابی دکتۆر یاسین ئاماژەی پێدا کە کورد مێژوویەکی ئاوا لێبوردن و چاوپۆشی هەیە نەک بەو نەفەسەی کە ئێمە بڵین سەلاحەدین تێکشکێنەری دینێکی ترە تێکشکێنەری مەزهبێکی ترە تێکشکێنەری ڕوخێنەری دەوڵەتێکە بە شێوە تەسامح و لێبوردن و چاوپۆشیەکەی بەکاری بێنین بۆ ئەوەی کە لە خزمەتی کووردا بەکاری بێنن نازانم پرسیارەکە هەر کامتان جواب بدەنەوە هەر زۆر سپاس دکتۆر زانا فەرموو دەستان خۆش بێ ماندوو نەبن وەڵام پرسیارەکەم بۆ کاک دکتۆر ئیسماعیلە تەواوی قسەکانی بەڕێزی ویست ینی وای وێنای کرد کە سەلاحەدین خاوەن عزت نەفس بووە و پیاوی سەردەمی خۆی بووە یان ڕوونتر بڵێم بەهێزترین پیاوی سەردەمی جیهان ئیسلامی بۆ لەو کاتە ئایا سەرچاوی مێزە چی بوو ئیلهام بەخشیە مێزە ئاین بوو یان بنەماڵەکەیەتی یان بەچی کاریگەر بوو کە بگا بۆ دەسەڵاتە بێزەی کە جەنابەت ئاماژەت پێکرد سواس دەست خۆش فەرموو کە دکتۆر یاسین زۆر سپاس بۆ سەرۆکایەتی زانکۆکەم دیدارە گرنگەی ڕێخستووە سپاس بۆ کاک دکتۆر ئیسماعیل و کاک دکتۆر یاسین و کاک دکتۆر ئاراس کە ماندوو بوون ڕاستیەکەی کاک دکتۆر ئیسماعیل کۆمەڵێک مستەڵەحی زۆر گەورەی و ڕوژاند لەنایەنە مەسەلەی ناسیۆنالیزم و ڕەخنەگرتن لە تەواوی ناسیۆنالیزمی کوردی من بە تێک ڕای قسەکانی هەر سێکتانەوە یەک شتێکم لا گەڵاڵە بووە ئێمە هەمیشە قسە ڕخنە لە واگرین کە عەرەبەکان مەسەن جەمال عەبدولناسر و سەدام حوسێن هاتوون تەوزیفی ئەو هێز و قووەتەی سەلاحەدینیان کردو بۆ ئەوەی لە بەرژەوەندی و مانەوەی دەسەڵاتی خۆیانە بەکاربێنین لە هەمان کاتەوە دێینەوە ئێمە ڕخنە لەوە ئەگرین کە بۆچی سەلاحەدینی ئەیوبی کە کورد بۆ هیچی بۆ کورد نەکردووە سەلاحەدینی ئەیوبی کە کورد بۆ هیچی بۆ کورد نەکردووە ئەمە لێرە ئیزدیواجەیەک دروست بووە یعنی چۆن ئێمە ڕخنە لە عەرەبەکان ئەگرین کە سەدام حوسێن و مثلا جەمال عەبدولناسر هاتنە ئەوان تەوزیفیان کرد ئێمە ڕخنە لە ئەوان ئەگرین کەچی کورد نەبووە بەڵام دین کاتێک دین باسی سەلاحەدینی ئەیوبیەکەین ئەڵێن سەلاحەدین تۆ بۆچی بۆ کورد ئیشت نەکردووە ئێمە کۆمەڵە خەڵکمان لێ زنوو ئەبێتەوە ئەڵێن لە سەردەمێکە ئەو سەردەمە سەردەمی ناسیۆنالیست نەبووە کاک دکتۆر ئاراس بە جوانی تیشکی خستە سەر هەڵدانی ناسیۆنال چونکە ناسیۆنالیست وەک ڕەوتێکی فکری و سیاسی ئەگەڕێتەوە بۆ سەدەی 19 بەتەواوەتی چونکە سێ مەدرسە هەیە مەدرسەی فەڕەنسی و ئەنگلۆ ساکسۆنی و سۆڤێتی و هەریەکە بە جۆرێکی جیاواز لە ناسیۆنالیزم ئەڕوانێ ئەوەی دێتەوە سەر ناسیۆنالیزمی کوردی نەیتوانێت حکایەتەکانی ناومێژوو بۆ خۆی تەوزیف بکات یعنی ئێمە مەسەن ئەگەر سەلاحەدینی ئەیوبی بە حەد جۆرێک لە جۆرەکان چی بێت ناسیۆنالیستی کوردی نەیتوانیوە بێت سەلاحەدینی ئەیوبی بکاتە ڕەمزێک بۆ خۆی و تەوزیفی بکا بۆمانەوە ئێمە کەواتە کێشە گرنگەکە لەکوێیە ئێمە ئیزدیواجەتین کاتی ڕخنە لە سەلاحەدینی ئەیوبی ئەگرین ئەڵێن تۆ کە کوردوی بۆ هیچت لە کورد نەکردووە لەم لایشۆ ئەڵێن سەردەمەکە سەردەمی ناسیۆنالیستی نەبووە یعنی ئێمە لەناو تەناقوزێکی گەوریان کەواتە من مەبەستە گەورەکەم ئەوەیە یعنی ئەگەر وە پرسیار بێ و مداخەلە بێ لێ تێبگەین ئەوەیە کە ئێمە ناتوە ئێمە وەکو میلەت وەکو حکایەتێکی گەورە وەکو شتێکی گەورە ئێمە میلەتی کورد ناتوانین تەوزیفی شتەکانی ناو مێژوو بکەین هەتا ڕووداوە قورسەکانی ئێمە مەسەلەن ئەنفال ئێمە کیمیابارانی هەڵەبجەمان هەیە و ئەنفالمان هەیە دوو ڕووداوی گەورەی دڕندانەی عەرەب بە بەرامبەر بە کورد نەماتوانێت تا ئێستاکە لە شێوەی شیوەن و لە شێوەی مەئساتا باس ئەکرێت تەوزیفی ئەمە نەکراوە ئێمە ناتوانین لەناو چۆنەڵی میلەتی کورد یعنی بەعام هەم لە سیاسیەکانیەوە بگرە هەم لە زانکۆکانتەوە بگرە هەم لە هەمووی بگرە ناتوانێت کەواتە کێشە گەورەکەی ئێمە کێشەکەی ناو خۆمانە ئەم کێشەیە چییە یعنی تا ئێستاکە نەماتوانێت درکی پێ بکەین زۆر دەست خۆش بە دکتۆر یاسین کەسی دیکە پرسیاری هەیە حەز پرسیارەکانە نووسین دوایەوە وەڵامی بدەنەوە دەستان خۆش بێ لە ڕاستیە من بۆ خۆم زۆر چێژم بینی لە ئەم دیدارێ زانیاری زۆر باش تیا بوو دەستخۆشی بۆ هەر سێ پانیاڵستەکە
کاک دکتۆر ئیسماعیل من لە ڕوانگەی ڕەهەندی سیمبۆلیزمەوە ئێمە ئەزانین جدلێتێک هەیە لە بین ئەوەی کە وازەحە ئاین نەتەوە هەموو ئەمانە ئامرازن بۆ ئیدارەدان بۆ دەسەڵات بۆ سوڵتە ئێمە گەربینەوە بۆ سەلاحەدین خوێندنەوە بکەین بۆ سەلاحەدین لە ڕاستیە قەنەعەت وایە لەم ڕەهەندەوە خوێندنەوە بکەین کورد وەکو سیمبۆلێک بەکاری بێنێن لە ڕەهەندی ئەوەی کە ئەسڵەن ئاین ئامرازێکە لەو قۆناغە ئەیوبیەکان دەسەڵاتی پێبن بەڕێ وەکو چۆن لە قۆناغەکانی ترا کە ئاین بەکارهێنەوە عنی ئەگەر بڕۆینەوە بۆ ڕەهەندی فکری ناسیۆنالیزم نەک ڕەهەندە سیاسەکەی ڕەهەندی فکری ناسیۆنالیزم لە ڕاستیە لە تەرجمەکردنی با بڵێ ئاینی مەسیحەوە دەست پێکە توانین بڵێن لە مارتن لۆتەرەوە دەست پێکە یعنی ئەمە ڕەهەندێکی فکری هەیە ئێمەش لەو ڕوانگەوەیەوە لەو ڕەهەندە سیمبۆلیزمەوە بۆ ئەمە خوێندنەوەکەی ئێمە بەم شوازە نەبێ کە ئاینی ئیسلام لەو قۆناغە ئامرازێکە ئەکرێ کورد وەکو سیمبۆلێک بەکاری بێنێ کە سەرکردەیەکی با بڵێن پراکتیزەی کردووە تەوزیفی کردووە بۆ ئیدارەدان چونکە ڕەنگە لەو قۆناغە بۆ سەلاحەدین نەتەوە کوردبوون ئامراز نەبوو بێ لە ڕاستی ئەوەی ئامراز بوو بێ ئاینە ئاینی ئیسلام لەو قۆناغ زۆر سپاسان دەستخۆش سەرەتاچیان لای پرسیارەکەی مامۆستا ئەدریس زیاتر پەیوەندی بە بەڕێز دکتۆر یاسینەوە هەیە پرسیارەکەی کە ئەڵێ چۆنەوە بەرهێنان لە مێژووی سەلاحەدین و خودی سەلاحەدین ئەیوبی عفو بمبورن شتەکەی من ڕەنگە تۆ سلبی بوو بێ لە جێ هیوای ئەوانەوەی بەڵام ئەو بەڕێزانە هەمووی باسی لاین تۆزەبی دڵنیام یعنی ئێستا من خۆم مەسەن لام سەلاحەدین نمونەی یەکەمە ینی قابلی مناقەشەنگە بەڵام ئەبێت تێبگەین لەوە کە ئەم کەسایەتیە فرە ڕەهەندە و کەسایەتێکی هەیە دەرەوەی مێژوو کەسایەتێکی هەیە لە ناو مێژوو ئەمەی کە شتێک هەیە ئەبێ ئێمە پرۆسەیەک ئەم دیدارانە بەکاربێن شتێک هەیە ناوی بنێن ئیستیعادەی سەلاحەدین لە ناو ئوستورە لە ناو مێژووی ناوعاونەوعیش دەری چۆن ئیستیعادەی کەینەوە چۆن دروستی کەینەوە ئەم بینای ئەم کەسایەتیە بەوە ئەکرێ ئەم بەڕێزانە کاکتۆ ئیسماعیل باسی ڕەهەندە کوردبوونەکانی سەلاحەدین کرد کاکتۆ ئاراز باسی ئەوەی کرد فەرقی سەردەم و فەرقی مێژووی کاکتۆر زریان کۆمەڵە لایانی باش سەلاحەدین باسەکە کاکتۆر مەجید باسی لایانی کوردبوونی سەلاحەدین ئێمە بین ئەم پارچانە ئێمە جگە لە سەلاحەدین هیچ کەسێکی تری جیهانیمان نییە لە وەسنە لەو حەجمە چاکە خراپە چۆنە ڕەئیمان چۆنە لەسەری ئەوە مۆزوعێکی ترە ئەمە جۆینە پردێکی ئێمە ئەمان بسێتەوە بە دنیا وەک وایە تۆ دەستبەرداری سامانێکی کولتوری زۆر زۆر گەورەی خۆت بیکە ئەمە ئینتیحارە خۆکوشتیە دوو بین ئیش لەسەر ئەو لایەنانە بکەین کە پۆزتیڤە یعنی هەر یەکێک لەمانە تەبریری هەیە ئێستا من زۆر پێم خۆش بوو زۆر پێم باش بوو دکتۆر عەبدولەتیف هات و مەدحی سەلاحەدینی کرد ئەوە بەرەو پێشچوون بوو دەرچوونە لە قاوغی عەقیدەیی بەرتەسک بۆ هاتنە ناو فەزایەکی ئیسلامی کوردانی گەورەت ئەمە لەم نەوعە هەنگاوانە ئێمە پەرەی پێبین لەم نەوعە شتانەی کە چۆن مەسەلەن تێبگەین لە هینی قەومەکانی عەرەب چۆن لە ناو کووردا تەوزیفی کەین ئەم دیدارانە ئەم شتانە ئەم بەڕێزانە باسییان کە من ببوورن لایەن نەسلبیەکەین باسکە ئەمانەی کە ئەمان باسیەکەن ئێمە توانین بیکەینە کەرەستە بۆ دروستکردن و ئیستیعادەکردنی سەلاحەدین بۆ وێنەیەکی کوردانەی نیشتیمانیانەی ئیسلامیانەی گلۆباڵانەی نەک ئیسلامیانە ئینسانیانش دەستخۆش دکتۆر ئیسماعیل شەمس دکتۆر زانا پرسیارێکی هەبوو سەبارەت بەوەی کە سەرچاوەی ئەو هێزەی کە جیامان کردوێتەوە ئەی ناکرێ بۆ نەسیە پرسیار فەرموو فەرمون بۆ باسی یەکەمی مامۆستا کە فەرموویان بەڕاستی ئەمن ئەو شتە کە وتم بە هەستۆوتم بۆ کوردێک بوو کە ژێردەستەیە هەڵوێستی خۆم وەکو ئاکادمیک وەکو مێژوونووس نەبوو هەڵوێستی من شتێکی ترە وەکو مێژوونووس بەڕاستی سەلاحەدین هەروە کە لە بوارێکە بەهێزە فەرمویان سەلاحەدین لە بوارێکی ترە ئەشعەریەت و ئەوە شافعی کە فەرموویان گەشەی پێدا لە بواری عەقلانیەتە فەلسەفە وەکو بیرێکی لە واقعە زۆرتر شیعەکان تەک فەلسەفە هاوڕابوون تۆزێک تەک فەلسەفە نەبوو تۆزێک تەک ئەم عەقلانیەتی کە ئێستا باسی لێ دەکەین تەک ئەوە نەبوو زۆرتر و ئەمە بە هەر حاڵ تۆزێک ئێمەی
لەو بوارە لاواز کرد من لە دیداری سۆهرەوەردی وتم خزگە سۆهرەوەردی و سەلاحەدین لە سەردەمی خۆیان وەیەک نەگەیشتن خۆزگە لە سەردەمی ئێمە بە یەک بگەن یعنی ئەقڵی سۆهرەوەردی ئێمە ئەگەر فەرمویان سەلاحەدین بۆ مێژووی داهاتوومان بەکاربێنین سۆهرەوەردیش هەروەک سامانێکی نەتەوەیی هەروە ئەو کاتە مەلایانی عەرەب نەیانهێشت فەقیهانی عەرەب نەیانهێشت و حکمی تەکفیری سۆهرەوەردیان داوە گەنە سۆهرەوەردی تەک سەلاحەدین و تەکوڕەکانی پەیوەندیەکانی زۆر بەهێز و زۆر باش بوو ئەسڵەن بڵێ کوڕی سەلاحەدین کوڕی شەیدای سۆهرەوەردی بوو یعنی ئەو هیچ کات لە مێژوو فەیلسوفێک و حاکمێک ئەوەندە پەیوەندیان خۆش نەبووە فەیلسوفەکان هەمیشە ئازادراون لەلایەن حاکمەکانە لە مێژوو بەڵام ئەیوبیەکان فەیلسوفەکانە زۆر پەیوەندی بەهێزیان بوو ئەوە خۆب مەلا وەختێ فەقیهەکان مامۆستا فەقیهەکانی ئەو دۆرە فەقیهەکان ئێوە زۆر جوان و باشن و ئێمە وەخێ تەکفیریان کرد وەختی فتوایاندا سەلاحەدینێت لە میسر بوو نەیەتوانی شتێ بکە دواتر فەرمویان سەرچاوەی هێزی سەلاحەدین چی بوو سەلاحەدین دەبێت تەواشاکەین بە پێچەوانەی حاکمەکانی عەرەبیا تورک چی زێدە کرد بە هێز لە جیهانی ئیسلامیدا چی زێدە کرد بە هێز لە جیهانی ئیسلامیدا سەلاحەدین یەکێک بوو کە ڕووخێنەر نەبوو ئێوە چاو لە تۆڕۆڵکەن کاتێک کە هات تەواوی ئەو دەوڵەتە کوردیانەی تێکشکاند هیچ کامی نەهێشت تەنانەت شەو ڕۆژتەک براکانی خۆی چیانە ئالبەرسەلان تەواوی نەتەوەی خۆی نیوەی نەتەوەی خۆی کوشت چاو لە مێژووی تورکە سەلجوقیەکان کەن بڕوا بکەن ئەوەندە خۆیان لە خۆیان خەڵکیان کشتووە بێگانە ئەوانی نەکوشتووە هەر لە یەکتر دەکوژن برازا و مامە و هەموو یەکتر دەکوژن سەلاحەدین نە حکمی پێشخۆی ڕووخان بە مانای ئەو لە دەرگا دەرباری زەنگیەکانە هاتە سەر هیچ کامی نەڕووخان ڕووخێنەر نەبوو ئەوە یەک دووهەم لە کورد کەڵکی وەرگرت نەتەوەی کورد پێش خۆیان لە دەرەوەی مێژوو بوو بەڕاستی کورد لە دەرەوەی مێژووە مامۆستایانی مێژوو دەزانن کورد دەورێکی ئەوەهای نییە لە زۆرتر لە پەراوێزی مێژووە ئەو دەوڵەتە کوردیانە خۆیان تێکەڵی مەسئلەی جیهانی ئیسلام لە نەکرد مەسائلی گشتی جیهانی ئیسلام وەکو بنەماڵە کاری خۆیان نەکرد کارێکی جوانی چیان نەکرد وەکو ئەوروپای ئێستا دەوڵەتی بچووک بوون و خەڵکی خۆیان بە بیری خەڵکی خۆیان نابوون بەڵام سەلاحەدین یەکەم جارە کە گەلی کورد وەکو گەل وەکو نەتەوە دەرگیری جیهانی ئیسلام دەبێت قازیەکانی جیهانی ئیسلام کوردن دەبیرەکان کوردن وەزارەت دەستی کوردانە دەوڵەت دەستی کوردانە سەلاحەدین بە بڕوای من تاکە کەسێک بوو لە مێژووی جیهانی ئیسلامی هێزی کوردی خستە پشت هێزی ئیسلام کە پێشتر عەرەب و تورک بوو هەموو کوردی بردەوێ یەکێک لە شتانێک یەکی لە هۆگەلێک کە مەغۆلەکان سەرکەوتوو بوون ئەوە بوو کە کوردستان خاڵی بوو لە کورد هەرچی کورد بوو پیاوی بەڕێزی کورد بوو بەرپرس بوو زانا بوو عالم بوو هەمووی خستیە خەت بۆ ئەو بەرژەوەندی جیهانی ئیسلام ئەوە بەڕاستی سەرچاوەی تازەی هێز بوو بۆ سەلاحەدین بەڵام وتم خۆی وەکو سمبۆل خۆی لەسەرەوەی هەمووی ئەو هێزە تورکی و عەرەبی و کوردیە بوو فەرمووتان بۆ باسی ناسیۆنالیزم ناسیۆنالیزم ئەو لایەنی ئەرێنی ناسیۆنالیزم هەر ئەوەی کە ئێمە پێڵێن نیشتمان پەروەری لایەنی نەرێنی ناسیۆنالیزم چییە ئەو کارەیە کە سەدام و باس و شوێنیەکان کردیان لایەنی نەرێنی ناسیۆنالیزم شوێنیزمە فاشیزمە یعنی تۆ بێ نیشتمان پەروەری تۆ بۆ لە داوای مافیگەلی خۆ دەکەی کارت بە گەلانیتر نییە بەڵام لایەنی شوێنی ناسیۆنالیزم ئەوەیە کە تۆ گەلانیتر لە ناو بێ زمانیان بکوژی کولتوریان بکوژی فەرهەنگیان بکوژی خۆیان دەربدەرکەی خاکیان داگیرکەی ئەوە لایەنی نەرێنی ناسیۆنالیزمە من زۆرتر ڕەخنە لە لایەنی نەرێنی ناسیۆنالیزمە گرم کە کورد ناتوانێ سەرەکیەکەی من ئەوەیە کورد نابێ ناسیۆنالیزمی ڕەزاشا و ئاتاتۆرک و بەعسیەکان وەکو ئولگو نمونەی خۆی دابنێ
ئەوە دەوڵەتی ئەو دەوڵەتە ئەوان دروستیان کرد تا ئەمڕۆژ قەیرانە لەسەری ئەگەر کورد لە شوێنی حکوومەتێکی ناوەندی بەهێزی ناسیۆنالیستی قەومی وەکو ئاتاتورک و وەکو ڕەزاشا وەکو میشێل عەفلەق و وەکو بەعسیەکان بێت ئەو حکوومەتە سەر ناگرێت لە وڵاتی کوردی سەر ناگرێت کورد دەبێ خوێندنەوەی مێژووی خۆی ببێ بۆ داهاتووی خۆی بۆ ناسیۆنالیزمی خۆی کە هەر لەو ڕێگەوە من ئەگەمە پرسیارەکەی بەڕێزیان کۆتاوەڵامی من کاتێک کە ئێمە وا بکەین دەبێت ئێستا پرسیاری سەرەکی ئەوە بێ کە چۆن ئێمە لە سەلاحەدین کاکە تۆ ڕۆتی چەپی ڕۆتی یەساری ڕۆتی یەمینی ڕۆتی ئیسلامی ڕۆتی نەتەوەخوازی ناسیۆنالیستی ئەسەن بۆ من هیچ کێشەیەکی نییە وەکو ئاکادمیەک هەر کامتان هەم من فقط یەک شتم پێخۆشە ئەگەر حیزبی چەپی ئەگەر برایەتی گەلی ئەگەر برایەتی ئیخوان المسلمینی ئەگەر سەلەفیت ئەگەر ناسیۆنالیستی هەر کامتان هەن من شتێک کە پێم خۆشە ئەوەیە ئێوە کەڵک بگرن لە کەسایەتیەک وەک سەلاحەدین کەڵکی لێو من خۆم زۆر ڕەخنەم هەیە لەسەر بەتایبەت بیرروڕای ئەو بیرروڕایە سەلاحەدین پەرەی پێدا چون بەرەی پێدا چون زیجێر کاریگەری ئیسلامی عەرەبی تورکی بوو سەلاحەدین تا ڕادەیەک بەڵام ئێوە ئەگەر دەتان هەوێ کوێلە نەبن مثلا چەپە ڕاستە فەرقێک ناکە تەماشاکەن با یەک شتێکی خاڵێکی مێژوویش بڵێم کورد ئیسلامیەتی کورد بۆ مامۆستایان زۆرتر دەڵێم ئیسلامی بوونی کورد زۆر جیاوازە تەک ئیسلامی بوونی تورک و عەرەبە دینی ئیسلام لە کۆمەلگای عەرەبی هەستا زمانی دینی ئیسلام زمانی عەرەبیە قورئانی جووە ئاماژەی پێ دەکات و هیچ پێغەمبەرێکیش نەیتوانیوە بێژگە بە زمانی خۆی ببێتە پێغەمبەر ئەمە ئایە قورئانەیەتی عەرەب شتێ نەبوو پێش ئیسلام بەڵام عەرەب دوای ئیسلام بوو بەهێز ئەو هەموو هێزەیجە ئیسلام بە عەرەب بەخشی وانییە ئەوە یەکی موسڵمان و ناسیۆنالیستی عەرەب هەردوویان شانازیەکەن بە حەزرەتی عومەر و حەزرەتی موحەممەد و خەلیفەکانی ئیسلامی چون بوو بە سەرچاوەی هێز بۆیان تورکیش وەکو تورک خاکی داگیر نەکرا لەلایەن عەرەبە من بینی قۆناغی فتوحات یا داگیرکاری یا هەر شتێک و ئیسلامی بوون جیاوازیم هەیە یعنی ئەو دوانە دەبێت جیاواز بن لە یەکتر ئێمە تا سەردەمی ئۆمەوی 100% خەڵک مسلمان بووە لە سەردەمی فتوحاتا خەڵکێکی زۆر مسلمان نەبوو نەدەکرا چون زمانی یەکتر لە زمانی یەکتر تێ نەگەیشتن زمان تەنیا وشە نییە خەڵکی کەلار بە زمانی قسەیان کردووە چۆن لە زمانی جەزیرەی عەرەبی تێگەیشتون ئیسلامی بوون دواتر بوو دوای قۆناغی فتوحات بوو بەڵام تورک مسلمان عەرەبی مسلمان خاکی تورکی فتح نەکرد سنووری تورکەکان لە ڕۆژهەڵاتی ئێران بوو لە نزیکەی سین بوو ئیسلام نەگەیشت لە قۆناغی فتوحاتا بە تورک دواتر وەکو هێزێکی کافر هاتە ناو وڵاتی ئیسلامی وەکو هێزێکی کافر هاتە ناو وڵاتی ئیسلامی مسلمان بوو لە نێو ئیسلامی کاتێک بەهێز بوو خۆی هەڵبژارد چاو لێ بکەن ئیسلام هێزی بەخشی بە عەرەب لە وڵاتی عەرەبە هەستا تورک کاتێک کە کافر بوو هاتە ناو وڵاتی ئیسلامی ئیسلامی وەرگرت بۆ بەهێزبوونی خۆی تورکیش هیچ نەبوو پێش ئیسلام لە شەر لە ڕۆژهەڵاتا بوو کاتێک بوو بە موسڵمان بوو بە هەموو شتێک خلافەتیشی لە عەرەبەکان سند ئەوەڵ سوڵتان بوون لە ژێردەستی خەلیفەی عەرەب دواتر کە بەهێزتر بوون خلافەتیشی لە عەرەب سند خۆی بۆ خەلیفە کورد خۆی نەبوو بە خەلیفە هیچ کات کورد جیاوازە لە تورک و عەرەب کورد جۆرێتر مسلمان بووە لە ناو کوردیشە با ڕاستەوخۆ بڵێم تەنیا کەسێک لە دینی ئیسلام بۆ هێز و بۆ دەسەڵات و بۆ سەروەری کەڵکی وەرگرت سەلاحەدین بوو و ئەمڕۆیش من ئەسقەزا من ئەڵێم سەلاحەدین زۆرتر دەبێم ئیسلامیەکانی کورد وەکو نمونە کەڵکی لێ وەربگرن تا ناسیۆنالیستەکان و چەپەکان ئیسلامیەکان ئەی چۆن ئەردوغانی موسڵمان وەکو ئیسلامیەک دێت لە تۆغڕۆل و ئالبەرسەلان و سوڵتان محەممەدی فاتح بۆ هەموو جینایەتەکە کردویانێ بۆ دێت لەو حاکمە تورکانە کە سەرکردەی جیهانی ئیسلامی بوون ئێستا کەڵک وەرەگرێت بۆ دەوڵەتێکی بەهێزی تورکی و دەوڵەتێکی بەهێزی ئیسلامی هەم تورکی وەم ئیسلامی ئەی بۆ ئیسلامیەکانی کورد نێن لە سیمبولی سەلاحەدین استفادە بکەن بۆ دروستکردنێکی دەوڵەتی بەهێز قەیناکە با ئیسلامی کورد سەرکردەی ئیسلامی عەرەب بێ با بەجێگەی ئەوە لە حیزبەکانی ئیسلامی جیهانی ئیسلام
سەرکردەیەکی کوردی سادۆک وا بزانم تەنیا کەسێک کە ئەو کاریە کردووە سەلاحەدینی وەکو ئولگو هەڵبژاردووە دکتۆر عەلی قەرەداغیە کە وەکو کوردێکی موسڵمان سەرکردایەتی جیهانی ئازانایانی جیهانی ئیسلامەکات ڕەنگە زۆر کەس خۆشی نەیەت لە دکتۆر عەلی بەڵام بۆ من ئەو سمبۆلێکی کوردێکی موسڵمانە کە کوێ لە نییە سەروەرە لەوێ ئەو سەروەری زانایانی ئیسلامی دەکات داوای لێ برد زۆر سپاس بۆ دکتۆر اسماعیل شەمس بەڕاستیەوە پانێڵی دووەمیش برد من نیو دقه فەرموو ختام مهامسک دەستی هەموو لای خۆش بێ دووبارە سواز بۆ کاکتۆر اسماعیل دکتۆر یاسین و ئەو پانێڵی دووهەم کە دکتۆر مەجید و دکتۆر زیریانە سپاس بە هەموو لایەک دەقەیەک ئیسراحەتەکەین چاوقاوە بخۆن بەڵام یەک شتێکەیە کاریگەری سەلاحەدین تاوەکو ئیستا لە وڵاتی مسر ماوە ئێمە زۆرێکمان متابعی ئیخبار و ئەفلام و یاریەکانەکەین لە مسرە بە شتێک بڵێ چاوەڕێ بکە بە عەرەبیە بێ بڵێ ئینتەظر ئەڵێ بڵێ لەحظە ئەوان واناڵێن ئەڵێ ئستەنا یعنی ئیسا سەلاحەدین حاجبی هەبوو دەرگاوانی بوو میوانێکی هاتووە تێتی ئیستەنا ئیستاش لە زمانی مەسری بە یەکێک بڵێ چاوەڕێ بکە جارێ پێی ناڵێن ئینتەظر یا لەحظە ئەڵێ ئستەنا سپاس بۆ هەموو لایەک دەستخۆش بۆ مامۆستا عەلی ئەبێ بە دڵە گەورەکەی تەحەموڵمانی کردبێ دەستان خۆش بێ و ڕێستێکی دەخولەکی وەرەگرین و دواتر پانێڵی دووەم دەست پێکا فەرموون